ئەم کاتتان باش بەڕێزان من دلۆڤان ئیمادەدین لە نوێمین ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز لە بەرنامەی پاشی بە شوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم. بەڕێزان ڕەنگە کەشەوە گەرم بێت و ڕۆژەکان درێژ بوو بنەوە و ڕۆژوگرتن بۆ هەندێک لە ڕۆژوگران سەخت بێت، بەڵام ئەگەر ئێوە بیست بێتان یاخود گوێتان لێ بێت یاخود بینی بێتان سوودەکانی ڕۆژوگرتن چین لە ڕووی دینیەوە ئەو ماندوی بوونەتان لە بیر نەمێنێت. یەکێک لە سوودانەی کە باسی لێوە دەکرێت جگە لە سوودە تەندروستەکان کە وەک پزیشکەکان ئاماژەی پێ دەکەن چەندی سوودی دینیشیە لەوانە لە دەگوترێت ئەو کەسەی کە بە ڕۆژوو دەبێت لە دەرگەی ڕایانەوە دەچێتە بەهەشتەوە، هەروەها ڕۆژوگرتن وا دەکات مەودای نێوان ڕۆژوگر و جەهەنەم زۆر دوور بێت، هەروەها پەیوەندی نێوان ڕۆژوگر و خوا بەهێزتر دەبێت. ئەمە جگە لەوەی کە دەگوترێت لە ڕۆژی دوایی ڕۆژوو ئەو کەسێک کە ڕۆژوو دەگرێت ڕۆژەکەی شەفاعەتی بۆ دەکات. بەرحاڵ بەڕێزان ئەمانە لە تەوەری ئاینی باسی لێوە دەکەین. دوای ئەم بابەتەی کە ببینین ئەویش تایبەتە بە ڕۆژوگرتن لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە، هەرچەندە لە بەرنامەکانی پێشوش ئاماژەمان پێی کردووە لژنەی باڵە فتوای هەرێمی کوردستان فتوای داوە کە هێزەکانی پێشمەرگەی کوردستان ئەوانەی لە بەرەکانی پێشەوە دەتوانن بە ڕۆژوو نەبن، بەڵام ئێستا دەڵێن ئێمە ئەرکە ئاینی هەروەها نەتەوەیەکانیش جێبەجێ دەکەین. لە محوەری تەلسکۆپ کوردستان 24 سەردانی هێزی پێشمەرگەی کوردستانی کردووە و پێکەوە دەبینین بزانین ڕەوشی هێزی پێشمەرگەی کوردستان لە مانگی ڕەمەزاندا چۆنە و دواتر تەوەری ئاینی درێژەی پێ دەدەین. پێشمەرگە لە بەرۆکێن شەڕی و ڕەمەزانە ئەف ساڵەدا بە دەوێ ڕۆژی بەڕەوانی ئاخا کوردستانێتکەن لە دەمێ پاشیوانجی سفرە پێشمەرگەی ڕەنگینە و بدلەکێ پڕ باوەری نیەتە ڕۆژێتین و توێ باوەرێدانە کۆ ڕۆژی هیچ کارتێکن نێلوەرێ ئەوان ناکەتن. دیارە مرۆڤ ژیانێدا بێ حەفت تشتا نەشێت بژتێک شوانە ترسە و ێک شوانە برسە لێمە ترس و برس یەدانەی ڕاخێکی بۆ یەکە وڵاتی خۆ بپارێزین و هەلبەت ئەم شەف ڕۆژ دەگەل جانە بێ فەرماندەلی و تارق سلێمان هەرنی شەف ئۆپڕۆژ ئەم شەف نانەوین و دیسان ڕۆژی نانەوین بزمانی ڕۆژی ئەم بەروکەت شەڕداینە بۆ یەکە خەڵکێمە وڵاتێمە ئالایمە هەریە پاراستی بێت ئەف ئالای کوبخینە شاهدە هاتیە دانان و هاتیە ڕەنگکردن مە نەوێ جارە کە دیکە بسانای بکە بەروەیەکی ئەم بەر هەبین هەر جار خوێنە خو گوری وڵاتی بکەین و والله ئەم وەک پێشمەرگە ئەشم بێمە تحت سەدێ نۆت پرۆژینە وإن شاء الله إرادة ماش هر تجي بقوتها ولا فتوى جدا إمام ما وملايد ما كبيش مرجع أبي بيش نبيتن جرمي دا تشير روجيجي نجريتن بس راهن ديجي أم بروجينا إن شاء الله وكيف بين سروك ما كوري سروك ما يتصات رادا هميجي بروجينا وأمجي إن شاء الله دروجيت خوجين هندي ما بيش بيتن. رازاندنا سفره پاشیوا پێشمەرگەی بە هەمی خارن و بەخاران پێکێت و سفرەکە ڕەنگینە و دلێکی خۆش و کەنی بە هەڤرا پاشی بێ دەخۆن. ئێمە وەکو پێشمەرگە ئەلحەمدولیلا دوو ئەرکمان پێبەخشرایە توانیمانە بە سەرکەوتووی جێبەجێ بکەین. یەکەمیان ئەرکی پاراستنی ئەو کوردستانی ئەو نیشتیمانی هەر کەسێک مافی خۆیەتی ئەرشی خۆیەتی نیشتیمانی خۆی بپارێزی. ئەلحەمدولیلا ئەمەش وەکو کورد ئەو ئەرکەمان پێبەخشراوە کە شەرەف و بەرگی لە شەرەف و ناموسی خۆمان بکەین کە کوردستانە. دووەمیش ڕۆژوگرتنە ئەو ڕۆژوگرتنەکەی خوای گەورە لەسەر هەموو تاکێکی کوردی فرض کردووە ئێمەش توانیمان ئەلحەمدولیلا ئەوەش بە سەرکەوتووی بکەین. دیارە کەناڵی 24 نەکبرێن کە ئێوە بەروەڕوونە جێگای خۆی کردیتەوە لە ناو دلی هەموو بینەرانی کوردستان و لە دەرەوە و لە ناوخۆ کەلۆژانی کاتی هێرشبردن و کاتی دیفاعکردن و دائیمان شان بەشانی پێشمەرگە بوونە ئەوە شاید یەکەمە کەسمان ناتوانین شایدی بۆ دەنابتەن. بەهابوونا کەناڵی 24 ناوە پێشمەرگەیدا لە میحوەری تەلسکۆپ دڵخوشەکە دیتردا پێشمەرگە کوردستانێ و مەژی دیگەلوان پاشیوا خۆ خاڕ و دەنگ و ڕەنگێوان وەکو مەسووس دای ما ببینە خۆ ببینە بەڵاف کرد. نعمەت ماڕۆنسی کوردستان 24 محور تلسکوپ. بەڕێزان دووبارە ئەم کاتتان باش ئێستاش کاتی پێشکەشکردنی تەوەریاییە وەک ئاماژەم پێکرد لە سەرەتای بەرنامەکەدا کە تایبەتە بە سوودەکانی ڕۆژوگرتن لە مانگی ڕەمەزاندا ئەویش بە میوانداری
مامۆستا ڕعد ئۆمەر بلی پێشنوێژی وتار خوێن مامۆستا زۆر بە خێروی خۆشحاڵی ئەمڕۆ لەگەڵمانی مامۆستا لە بەرنامەکانی پێشوش زۆر باسمان لە مانگی ڕەمەزان و ڕۆژوو گرتن کرد یعنی مانگی ڕەمەزان 11 مانگ نانی ئێمە فێربوونەکە خواردن بخۆین و ئاوما لێ نەبڕێت و ینی بە کەیفی خۆمان هەموو شتێک دەخۆین و هەموو شتێک دەکەین بەڵام بۆچی لە مانگەدا ئەمە ناکرێت بۆچی حکمەتەکەی چێ لە مانگی ڕەمەزاندا کە ئەم ینی بڕیارە درراوە یاخود مانگی ڕەمەزان وادانراوە کە ئەم هەموو شتانەمان لێ قەدەغە بکرێت بەێ پێشەشی بە ناوی خی پەروەردیگار و میهرەبان درود و سەسلام لەسەر جانی پێغەمبەری سەرۆرمان صلی الله عليه وسلم و دەستخۆشی لە جەنابتان دەکەم بۆ ئەو بەرنامانە بەڕاستی لە مانگی ڕەمەزانی پیرۆز کارێکی گرنگە وە جێگای دەستخۆشیە بەڕاستی و هەروەها سلااو و ڕێزیشمان لە بۆ گشت پێشمەرگە ئازیز و خۆشەویستەکان هەیە کە لە بەرەکانی جەنگدان ئێستا و دیفاع لە خاک وڵات و نیشتیمان و ولا عرض و ناموسی ئەم میلەتە مەزلومە دەکەن بەڕاستی دەستخۆشیمان بۆیان هەیە و دوعای شیفا بۆ هەموو پێشمەرگە ئازیزەکان دەکەین کە ئێستا بریندارن و لە نەخۆشخانەنا و ئەوانەیشی کە گیانیان بەخت کردووە دوعایم بۆ دەکەین و گومانی شتێدانی ئینشەڵا کە شەهیدن و خی گەورە بە شەیدان حساب دەکات بەڵێ پرسیارەکانی جەنابەت لە جێی خۆیتی بەگشتی ئەگەر ئێمە تەماشا بکەین کە لەم مانگە پیرۆزە مەسلەی خۆدورکردنەوەی لە ئاو خواردن لە نان خواردنە یان زۆر کاری دیکە هەیە ئەمانە بەڕاستی دەبێتە دوو بەشێکیان کە لایەنی جەستەیی قازانجی تێدای بۆ ئێمە بەشی دووەمیشیان مەسلەی لایەنی ڕۆحی و زیاتر کە قیامەتیە ئەگەر هەر یەکێک لەو بەشانە باز بکەین لەوانەیە کۆمەڵێ گرنگی و تایبەتمەندی خۆی هەبێ مەسلەی لایەنی ڕۆحیەکە ئینسان ئەگەر لایەنی ڕۆحی بەڕاستی بابرێن زەمیری مرتاح بوو یان لایەنی ڕۆحی گەیشتە قەنەعەتێکی چاکەوە ئەو ئینسانە گۆڕانکاریشی تەواو بەسەر هەموو هەلسوکەوت و ڕەوشتەکانی دادێ و لایەنە گرنگەکەی ئەوەیە بەڕاستی کەمە مەسلەی دنیا و ژیانی خۆمان یان بڵێن جەستە و تەندروستیمان بەڕاستی کاوە زۆر زۆر گرنگە بۆیە خی پەروەردیگار کە مانگی ڕەمەزانی هێناوە یەکێک لە قازانجی و سوودەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەوەی بەڕاستی هەموو ئینسانێک لەوانەیە زۆر نەچمە ناو تەفاسیلی مەسلەی توب بۆوانە میوانتان هەبێ دکتۆرە بەڕێزەکان کەوان زیاتر مەسلەی تەفاسیل بدەن بەڵام پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەسەوم جونەتون سەوم یان بە ڕۆژی بوون بەڕاستی پارێزگارێکی زۆر زۆر گەورەی بۆ ئینسان لە خودی جەستەکانیەوە لەوانەیە مە هەموو ساڵێک 12 مانگ بە بەردەوامی دەخۆینەوە دەین دەڕۆین یعنی زۆر بابرێن مساعدەی یان یارمەتی دەر نەبووین بۆ جەستەی خۆمان خی پەروەردیگار مانگیە جارێک ئەم عفۆن بابرێن مانگێک لە ساڵێکی کامل خی گەورە واجب داینەوە بەڵام ئەمە نەک بەس بۆ ئێمە وەکو ئومەتی ئیسلامی ئێستا کاک دلۆڤان ئەمە لە سەردەمی گشت پێغەمبەران گشت ئومەتەکان خی گەورە دەفەرمێ ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون کاتە من قبلكم هەرچی لە پێش ئێمەیە لە حەزرەتی ئادەمەوە تا دەگاتە عیسا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژوو لەسەر هەمویان واجب بووە ئێستاش کە دەبینی حتا هەندێک لە ئاینە وەزعیەکان کە برێن دانراوە نەک ئاینی ئاسمانیش ئەوانش ڕۆژیان تێدایە کەواتە ڕۆژی گرتن بەڕاستی لە بۆ جەستە و لاشەی ئینسان زۆر گرنگە یەکێک لەو گرنگیانەی بابرێن ڕۆژوو کە ئینسان پێی دەبێ بەڕاستی بەبیر هاتنەوەی فەقیر و هەژارەکانە بەڵێ مامۆستا منی ئێمە دەمانێت بە شێوەیەکی ڕوونتر باز لە سوودەکانی بکەین بەڵام پێش ئەوە دەمەوێت ینی زۆر جار پرسیارێک لە ناو مێشکماندا دەخولێتەوە ئەویش ئەوەیە قورئان لە مانگی ڕەمەزاندا هاتوۆتە خوارەوە ینی زۆر جار ئەو پرسیارە دەکرێت ئایا ئەم مانگە پیرۆز بە مانگی ڕەمەزان پیرۆز بە کە قورئانی تێدا هاتوۆتە خوارەوە یاخود قورئان هاتوۆتە خوارەوە ئەو مانگەی پیرۆز کردووە بەڵێ ئەگەر ئێمە تەمەشا بکەین هەندێک ڕواتمان هەیە دەفەرمێ تەوراتیش لە مانگی ڕەمەزان دابەزیوە ئەو مانگەی کە ئێمە پێ دەرێن ڕەمەزان بە قورئانی پیرۆزی تێدا دابەزیوە زۆربەی ڕئیزانیان دەفەرمون ئەو مانگە خۆی مبارەک بووە بەڵام بە هاتنە خواری قورئانی پیرۆز زیاتر مبارەک بووە کەواتە لە ناو 12 مانگە خی پەروەردیگار مانگی هەڵبژاردەوە کە مانگی ڕەمەزانە وەکو لە حەدیسی پێغەمبەر سەڵم هاتووە دەفەرمێ مانگی ڕەمەزان لە ناو 12 مانگەکەیە و لە ناو 7 ڕۆژان کە ڕۆژی جومعەیە و لە ناو ساڵێکدا کە مەسەڵەن ڕۆژی عەرەفەیە یعنی کۆمەلە بابرین ڕۆژیان مانگێکە لە لای خی گەورە پیرۆزە مانگی ڕەمەزانی پیرۆز بە هاتنی قورئانی پیرۆز کە تێدا دابەزیوە و ڕۆژووی تێدا واجب بووە
بەڵام گرنگی زیاتری تێدا ئەگەر ئێمە باز بکەین ئەو سوود و قازانجەی کە جنابەت تازە پرسیارت کردووە بەڕاستی ئەگەر لێک بدەینەوە قورئان زۆر پیرۆزە زۆر گەورەیە بەڕاستی هەر کەسێک دەست بە قورئانەوە بگرێ ئەوش پیرۆز دەبێ ئەو مانگەی کە قورئان تێدا دابەزیوە بۆیە پیرۆز بووە کە قورئانی تێدا دابەزیوە بەڵام لە ئەسڵیش تا پیرۆز بووە خی گەورە لێ قورئانی پیرۆزی لەو مانگە پیرۆز هەردوای دابەزینی قورئان اینجا ڕۆژوگرتنیش فەرز کراوە لەسەر مسلمان طبعا بەڵێ چەند ساڵ دوای دابەزینی کەواتە دەکرێت بڵێن قورئان هاتنی قورئان لەو مانگەدا و مانگەی پیرۆز کردووە بەڵێ دەکرێت قورئانی پیرۆزی کردووە بەڵام لە ئەسلیشدا یعنی بای خۆی پیرۆز بووە خی گەورە لەوەی هەلبژاردووە بەڵام بە هاتنی قورئانی پیرۆز ئەو مانگە زیاتر پیرۆز بووە بە هەندێک واجباتی ناومانگی ڕەمەزان ئەوە زیاتر پیرۆزتریشی کردووە بەڵێ مامۆستا زۆر جار دەگوترێتەوە خۆش لە سەرەتادا ئاماژەت پێ کرد یەک لە سوودەکانی ڕۆژوگرتن بۆ ئەوەیە کە ئێمە هەست بە هەژارەکان بکەین لە معاناتیان تێبگەین بەڵام دەبینی لە مانگی ڕەمەزاندا زۆرترین پارە بۆ خواردەمەنیەکان خەرج دەکرێت ینی ماڵەکان دەبینی هەمووی خواردنی باش دەخۆن ینی ئەم تەناقوزە بۆچی دەبینین لە کاتێک دەگوترێت مانگی ڕەمەزان ینی بۆیە هەست بە هەژارەکان بکەی بۆیە کە بزانی هەژارەکان لە پێش مانگی ڕەمەزان ئەوان ژیانیان چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ باشترین ڕۆژووی داود عەلەیهی سەڵات وسەلام یەکێکە لەو پێغەمبەرە بەرزانە کە پاشاش بووە پێغەمبەر بووە هەنی پاشا بووە و ملک و دەسەڵاتێ بووە مەلیک بووە لەگەلەوەیشدا پێغەمبەر بووە دەفەرمێ باشترین ڕۆژووی داودە سەلامی خوای لەسەر بێ چۆن بووە دەفەرمێ ڕۆژێک بە ڕۆژی بووە ڕۆژێکی شکاندوێتی هەنی بەو شێوازە بە بەرداوامی حەزرەتی داود بۆ شێوەی بە ڕۆژی بۆ کە پرسیاری لێ دەکەن لەبەر چی ئەوەندە بە ڕۆژی دەفەرمێت لەبەر ئەوەی فەقیر و هەژار لەبیر نەکەم یعنی بۆیە بەڕاستی ئەگەر ئێمە ئەم پرسیارە یان ئەم شتە ڕوون بکەینەوە لە بۆ زۆرێک لە زۆربەی زۆرمان لەم وڵاتە کار بەدەستین بۆ ئەوەی ئێمە لەو شوێنەی کە تێیداینە و کار بەدەستین هەر لە مامۆستایانی ئاینیەوە بگرا تا دەگاتە ئاخیر کەس کە فەرمانبەر لەم کوردستانە ئازیز و خۆشەویستە بەڕاستی هەقوایە هەست بەو بکا کە فەقیر و هەژار هەیە هەست بەو بکا کە خەڵکێکەیە چینێکەیە پێویستی بە یارمەتی ئەوە بۆیە ئێستا لە وڵاتی کەنەدا پەرلەمانتارێک کە ساڵی پار دیارە هەرسی بەرێن هەرسی ڕۆژی ڕەمەزانی پیرۆز بە ڕۆژی بووە لەگەلەوەیدا کە مسلمانیش نەبووە ئێستش لەگەڵدا مسلمان نەبووە و ئەمساڵیش بڕیاری داوە کە بە ڕۆژی بێ لە سەرەتای ڕەمەزان بڕیاری داوە بە بابرێن لە ئەعلامەکانە بڵاوی کردوتەوە گوتی وەکو ساڵی پار هەموو ڕۆژەکان بە ڕۆژی دەبم لەگەڵ مسلمانەکان کە چی ئیمانیشم پێ نییە یەکێک لەوانە لە بۆ جەستەی خۆم کە باشە دووەمیشیان بەڕاستی بۆ ئەوەیە کە من پەرلەمانتارم فەقیر لەبیر نەکەم هەژار لەبیر نەکەم اینجا لە پارەوە هەستاوە ڕێکخراوێکی داناوە بە ناوی یارمەتیدانی هەژارەکان ناویی لێ ناوە بەس یارمەتی هەژارەکانی وڵاتی خۆشی دەدا ئەو هەژارانەی کە لە وڵاتی خۆی هەیە لە ساڵی پارەوە تا ئێستا یارمەتی چەندین فەقیر و هەژاری داوە بێ جیاوازی لە چ ئاینێکە چ ڕەگەزە چ ڕەنگە بێ جیاوازی بەس مادام فەقیرە هەژارە بەڕاستی ئەمە ڕۆحیەتی ڕۆژووە ئەمە قازانجی ڕۆژوو دەبێت ئێمە ئەو هالێ بکەین ئەوەی کە جەنابەت باز دەکەی لە سفرەکەی لەوانەیە 20 جۆر خواردن 30 جۆر خواردن دانراوە بەڵام جیرانەکەی برسێتی پێغەمبەر دەفەرمێ والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن سێجا سوێن دەخوا دەفەرمێ ئیمان نابا یعنی ئیمانەکەی نەقسە خواخواستە نەکبرین کافرە مسلمانە بەڵام ئیماندارێکی ڕاستەقینە نیە دەفەرمێ ئەو تێر بێ و جیرانەکەی برسی بێ ئێمە بەڕاستی برا پێشمەرگەکانمان کە تازە بابرین پێشی دەستپێکی بەرنامە ئەو راپۆرتەمان بینی ئێستا لەم دقەی کە ئێمە قسە دەکەین لەگەر جەنابەت کۆمەڵە پێشمەرگەیەکی ئازیزمان هەیە لە سەنگەر دانیشتووە لەوانەیە نان لەوێ نەبێ بخوا یان هەبێ زۆر بە کزی و بە زەحمەت بێ خێزانی ژن و منداڵی لێرە جاری وایە نان نەبووە پاشی و بخواتن نانێکی باش بێت تێر بێتن ینی پێ یان لە بۆ فتارکردنەوەی ئێوارە نانێکی چاکی لە پێش نەبووە بەڵام جیرانەکەی زیادی کردو فڕێدایتی حاویە بەڕاستی ئەمە کارەسات ئەوەی کە جەنابەت باز دەکەی ئیسرافە و تەبزیریشە ئیسراف لەوەیە شتێک زیادەڕۆیی بکرێ بەڵام هەمووشی بەکار بێ تەبزیر ئەوەیە کە زیادەڕۆییە وە خساریش دەکرێت لێ ینی فڕە بدرێ بەڕاستی گوناحێکی گەورەیە لەوانەیە زۆر کەس بڵێتن کا فەقیر یان فەقیر لەکوێ ئەم پرسیارە زۆر کراوە یان خەڵکیشی زۆر ڕەتی کردوتەوە کە فەقیر نییە هەر بڕۆ لە مالە پێشمەرگەکان بگەڕێ لە مالە هەژارەکان بگەڕێ زۆر فەقیرمان هەیە لەوانەیە لە سەرەتای ڕەمەزان تا ئێستا پارەی مریشکێکی نەبوو بیکڕێ ینی ئەمە هەشت ڕۆژی ڕەمەزانمان ڕۆیشتووە تا ئێستا حاڵەتانە هەیە ینی ئەوە ئاگادارن وەکو بەڵێ هەیە زۆریش هەیە تا چەند ڕنگ دەداتەوە لە وتارەکانتان لە ڕۆژی هەینی مامۆستا الحەمدولله لە وتاری هەینی و
پاش عسران لە زۆربەی ئەگەر برێم لە هەموو مزگەوتەکان ئللا یعنی کەم مزگەوتێک نەبێ هەموو پاش عسرەکان نیو سعات 25 دقیقە وتار هەیە لە ناو تەراویحەکان زۆربەی مامۆستا وتاری 2-3 دقیقەی هەیە مەسەلەن باسی ئەوە کراوە هەموو مامۆستایەکان پرۆژەی ئەوان هەیە هەر یەکەو لە گەڕەکی خۆی مەسەلەن مالی فەقیر و هەژارەیە و دەوڵەمەندەکان و خواپێداوەکان و سەرمایه‌دارەکانی کوردستان الحەمدوللا زۆر باشن بەڵام دەبێ باشتر بن بەڕاستی تا حدێک ئێمە گلەیمان لیان هەیە یعنی باشن زۆریش باشن یعنی ساڵان لەوانەیە خانومان لەو فەقیران کردبێت لەوانەیە خواردن بە زۆر مەبلەغێکی گەورە تەوزیع کرابێ و بەشکرابێ بەسەر هەژاران بەڵام ئەمسال لەبەرەوەی قەیرانێکمان توش بووە ئەم شەڕە خراپەمان بەڕاستی پێفرۆشراوە بە تایبەتی لایەنی مەسەلەی مالی پێشمەرگان کە باز دەکەم بەڕاستی معاناتێکی گەلێ زۆریانێک کاک دۆڤان خێزانی پێشمەرگە ئایلەی پێشمەرگە منداڵی پێشمەرگە بەڕاستی معاناتێکی یەکجار زۆریان هەیە بە تایبەتی بەرەو جێژنە دەڕۆین لە مانگی ڕەمەزانە یان لە بۆ پاشیوکردنی لە بۆ فتارکردنەوە خۆیمە هەر ناکات جێژنە مامۆستایانی دەتوانین بڵێن لە نێو کۆمەلگادا ئەو چینانەی کە هەن کەسیان لە برسان نامرێت و ئێوە وەکو مامۆستای ئاینی ئەوە بە ڕەوا و بە فەرز دەبینن کە زۆربەی زۆری خەڵک زەکات و سەرفترەکانی خۆیان بدەن بە هێزی پێشمەرگەی کوردستان یاخود ئەو بنەماڵانەی پێشمەرگەی کە دەستیان کورتە بەڵێ هەر خۆی لە خۆیدا مەرجی زەکات پێچوونیان پێڕەوایە ئەنی مەرجی هاتووتە جێکەوانە زەکات وەربگرن کە مادام مەرجی ئەوەی هەیە زەکات وەربگرێ ئەوان ئەولاترن الأقربون أولى بالمعروف أو يكيك أجر خزمو كسد نزيك بيه وزور فقير بيه أو أولاتنا يعني ما مرجي أو من هي مسألة زكاة بيدان فقير من هي إنجا مسكين للفقراء والمساكين أما هر سلسلة القرآن كباز ذكا يكم كسك دبي فقير به فقير أوي براسي كنيتي بخوا نيتي يعني زور شبريوا بلام مسكين أوي هيتي بلام كما يسا زور خزانو عائلة من هي براسي نيتي بخوا يعني نيتي بخوا بەڵام هیواشمان هەیەتی بەڵام زەحمەتە مەعاشەکەی بەشناکە یان مەسەلەن ئیش و کەسابەتەکەی زەعیف بووە لاواز بووە شتێکی وای نایەتە دەستی بەڵام بای هەندێک ئیشی دەکا کەواتە ئەویان باشە بە تایبەتی ئەو خێزانەی بۆ نمونەکە پیاوەکانیان وەفاتیان کردووە یان پیاوەکانیان شەهید بووە لە بەری جەنگا ئەوانە هەر پێ دەگوترێ فەقیر لەبەرەوەی کەسێک نییە بەڕاستی ئیشی بۆ بکە ینی مەرجەعی ئیشکردنی یان برین ئەو شتێکەوە کەسابەت بوو ئەو ڕێگەی لێ بڕایە ئەوە پێی دەگوترێ ئەفەن فەقیر ئەگەر هاتوو بۆ نمونە خێزانێکی پێشمەرگە و هەژارێکی شەبێ من وەکو ڕەئی خۆم ئەگەر وەکو یەک مساوی بن یعنی وەکو یەک فەقیر بن خێزانی پێشمەرگەکە پێم ئەولاترە لەبەرەوەی معاناتی ئەو برا بە ڕێزە پێشمەرگەمان کە لە سنگەرە معاناتی ئەو بەرز دەبێتەوە ئەگەر ئەو لە سنگەرە و تەلەفۆنی بۆ بکرێ ئێوارە هیچ نێ بخوا ئەو لەوێندەری لەوانەیە وری دابەزێ لەوانەیە وڵات دوو زوونیشمان پێ بدا بە من و بە جەنابیشتوە یعنی ئەو دیفاعمان لێ دەکا ئێمەش بەڕاستی یعنی ئەوەندا مروعەتمان نەبێ خواردنێکی خۆش لە بۆ خێزان و منداڵەکانی ئەو ببین بۆیە ئەو ئەولاترە بەڕاستی بەڵێ مامۆستا وەک خۆت ئاماژەت بکرد ینی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت فەرموویەتی کە باشترین ڕۆژوبوون ڕۆژووی داود عەلەیهی سەلام بووە ینی ڕۆژێک ڕۆژێک بە ڕۆژی بووە بەڵام دەبینین دوای ڕەمەزانیش کەسانێکان ڕۆژانی دووشەمە و هەروەها پێنجشەمە بە ڕۆژوو دەبن ینی جیاوازی ڕۆژوبوون لەم ڕۆژانەدا لەگەڵ هیمانگی ڕەمەزان لە ڕووی سوودەکانیەوە جیاوازی چییە؟ بەێ لە ڕووی سوودەکانی پێغەمبەر دەفەرمێ سنەت وایە دووشەم و پێنجشەم ئینسان بە ڕۆژی بێ وەکو واجب نا بەکو سنەتێک بۆیە ئینسان هەموو هەفتەیەک پێویستی بەوەیە کە چەند سەعاتێک بۆ نمونە خواردن و خواردنەوە لە خۆی ڕابگرێ بۆ ئەوەی گەدەی خاوێن بێتەوە یان هەندێک بابرین مەسلەی شەکرە و مەسلەی چەوری و ئەوانەیە زیاترەوە لە بۆ دکتۆرەکان باسکەن بەڵام دەشکرێ ئێمە شندێک ئەوی لێ بزانین باسی بکەین مەسلەی چەوری و هەندێک لە ئەو تاقەی یان ئەو هێزەی لە ناو جسمی ئینسان هەیە پێویستی بە گۆڕین هەیە کاک دلۆڤان کە ئینسان بە ڕۆژی دەبێت سوبەی تا ئێوارە هەرچی هەیە لە جسمی ئینسان ئەوە سەرفی دەکانی چۆن برێن حەلی دەکا بەڵام ئێوارە دێتەوە تاقەیەکی نوێ هێزێکی نوێ خواردنێکی نوێ لە چەوری لە شەکرە لەوانە بە نوێتی وەردەگرێت کەواتە ئەوەی کە ئەکسپایر بووە سرف دەبێت دەڕوا بۆی ئەگەر ئینسان بەڕاستی وەکۆی باسمان کرد مەسلەی و پەرلەمانتاری کەنەدی دەرەیەکێک لەوانە قازانجی تەندروستیم هەیە کە غەیری مسلمانیشە ئاینی ئیسلامیشی بابرێن هێشتان پێ قبول نەبووە بەڵام لەبەر تەندروستی خۆی کە باشە ئەمەی کردووە ولا ئەوەندەی بزانم والله ئەعلەم لە بریتانیایە شوێنێک دانرایە وەکو ناوی خستەخانەیەک پێگوترایە نەخۆشخانەیە
نەخۆشخانەیەکی بابرێن چۆن برێ عملی نەک بە دەرمان و بە شتانە بەڵام دروست کراوە هەر کەسێک بچێتەوێ دەیوێت خۆی چارەسەر بکە گەورەترین چارەسەر لە لای وان کاک دلۆڤان ڕۆژوویان دانایە بەس بە ناوێکی تر درێ سەعاتی ئەوەندە تا ئەوەندە نابێشت بخۆی هەموو ئەو بەرنامە جەشکەدانراوە بە ڕۆژیان داناوە دەرێت دەبی ئەوەی ئینسان بە ڕۆژ دەگەڕێ و دەسوڕێ و یعنی ئیش و کەسابەت دەکا ئارەقێکی زۆر دەکا ئەوەی کە لە جەستەی هەیە پێم وابێت هەر لە ئاینی ئیسلامیشدا دوای ڕۆژ و شکاندن دابش کراوە کاتی نان خواردن دابش کراوە بۆ سێ بەش پێم وابێت ڕەنگە تۆ زانیاری زیاتر بێگەر بۆمان ڕوونکەیت بەێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەموو کەسێک گەدەی خۆی دەبێ بکاتە سێ بەش دەوانێت زۆر کەس پێکەنینی بە قسانە بێ بەڕاستی بەڵام ئەمە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ گەدەی خۆت بکە سێ بەش بەشێکی بۆ خواردن بەشێکی بۆ خواردنەوە یعنی شلەمەنی وەکو ئاو و مەسەلەن شەربەتە یان چایە بەشی سێم لە بۆ هەناسەی بەڵام لە کۆمەلگای ئێمە بەگشتی ئێستا کەمە نسیحەتی دکتۆرەکانە بۆ زیاتر ئێمە کە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان هاتووە بەڵام خەڵک جێبەجێ ناکە حتا دەتوانێت دەیخوا دەرێ ئاویش مشکلەی خۆیتی جێ خۆی دەکاتەوە هەناسەش ئەوە کەیفی خۆیتی هەر دێو دەڕوە یعنی بەڕاستی بەڵام سیحەتی تێک دەچێت لەوانەیە زوو بگەینە تەواری یعنی ئەمە بەڕاستی کارەساتە ئینسان دەبێت ئاگەی لە جەستەی خۆی بێ کە لەو شێوازەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دانێ بۆ منە دەفەرمێ ئێوارە فتار بە خورما بکرێ لەبەروی خورما تااقەتێکی چاک و باشی هەیە لە سەرەتا پێت دەبەخشێ اینجا بکرێ شتێکی مەسەلەن وەکو نیسک ئاسا بێ گەرم بێ و تۆزەک شلەمەنی هەبێتن ئەمە چاکە بەڵێ مامۆستا لەگەڵماندا بمێنەوە ئێمە وەکو ڕۆژەکانی دیکەش کار و چالاکیەکانی ڕۆژانی ڕەمەزان شار و چارۆچکەکانی کوردستان دەگوازینەوە بەڵام تا ئەو کاتەی کە پامێرەکانمان ئامادە بن ئێمە بەرداوای بە تەوەرەکانی خۆمان دەدەین یاخود تەوەرەکەی خۆمان کە تایبەتە بە سوودی ڕۆژوگرتن لە مانگی ڕەمەزاندا مامۆستا یەکێک لە سوودەکان یاخود بڵێن گرنگترین سوودی مانگی ڕەمەزان ئەوەیە دەڵێت گوناهەکانی مرۆڤ پاک دەکرێنەوە بەڵام هەندێک کەس هەند ینی دەڵێ 11 مانگ من نوێژ ناکەم یاخود گوناه دەکات دەڵێ بۆ مانگی ڕەمەزانی لێ دەگەڕێم ئەو کاتە خوا گوناهەکانم پاک دەکاتەوە ئەمە تا چەند ڕاستە یاخود چۆنیەتی گوناه پاکردنەوە لە مانگی ڕەمەزاندا چۆنە هیوادارین ئەوانەی کە بۆ شێوە بیریان کردووە فکرەکەی خۆیان چا بکەنەوە بەڕاستی ئەمە بیرکردنەوەیکی هەڵەیە لەبەرەوەی دەکرێت پێ بگوترێتن ئەمە عیبادەتی ڕەمەزان دەکەن نەک عیبادەتی خوا لە مانگی ڕەمەزانی پیرۆز بەلێ بە تەواوەتی حتا دێتەراوی حەکان دەکات لە شەوی لەیلەتول قەدر بەشداری دەکات هەموو شتەکان بەڵام کە بۆ جێژنا نوێژ و شتەکان هەمووی تێرک دەکات ئەمە وەکووا بێ ڕەمەزان بپەرستێ نەک خوای گەورە بپەرستێ بەڵام ئەوەی کە بە بەردەوامی بەڕاستی نوێژەکانی دەکات بەڵام لە ڕەمەزاندا کاک دلۆڤان ئێمە شتەکە واقع وایە ئەوەی ئەجر و سەوابەی کە لە ڕەمەزانیشدا هەیە لە کاتی تر نییە یعنی خێر و حەسەنات لە ڕۆژەکانی دیکە کەمەکەی یەک بەدەیە بەڵام لە ڕەمەزانی پیرۆزا یەک بەدە نامینێک یەکسەر یەک بە هەفتایە ینی لە هەفتا کەمتر نییە لە هەفتا کەمتر نییە کەواتە ئەجر و پاداشتی زیاترە لە ڕەمەزانی پیرۆزدا ئەوەی کە لە ڕەمەزاندا لە وەختی تر نییە هەموو کەسێک ئیمانی بەرز دەبێتەوە و زیاتریش خۆی ماندوو دەکات هەر لە مامۆستایانی ئاینیەوە بگرێت تا دەکاتە هەموو کەسێکەوە لە ڕەمەزاندا خۆی زیاتر ماندوو دەکات لەبەرچی لەبەرەوەی بۆ نمونە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێتن إن الله وملائكته يصلون على المتسحرين خوای گەورە و فریشتەکان سەڵاوات لەسەر چێ دەدەن ئەوانەی کە سحور دەکەنەوە سحور چێ ئەوەی کە پاشیو دەخوا بۆیە پێغەمبەر صلی الله علیه و دەفەرمێ تسحروا فإن في السحور بركة دکتۆرە بەڕێزەکەی وابزانم دوێنێ بوو یان پێرێ میوانی جەنابتان بوو باسی پاشوی کرد بەڕاستی زۆر بە جوانی باسی کرد من دەستخۆشی لێ دەکەم نازانم لە ڕوانگەی ئەم حەدیسە و باسی کرد یان لە ڕوانگەی زیاتر طبی باسی کرد بەڕاستی لە پاشیوە بەرەکەت هەیە یعنی ئەگەر قومە ئاوێکیش بێ پێغەمبەر صلی الله علیه و دەفەرمێت دەنکە خورمایەکیش بێ بیخوا یعنی ئەو دکتۆرە بەڕێزە زۆر بە جوانی باسی کرد من لێرەوە دەستخۆشی لێ دەکەم بۆیە پێغەمبەر صلی الله علیه و دەفەرمێت بەرەکەت لە پاشیوکردن هەیە بەڵێ مامۆستا ئێمە بەردەوام دەبی لەگەڵ بەڵام پێم وابێت ئێستا پامێرەکانمان ئامادەن منیر سەلیم لە هەورەمانەوە ئەمڕۆ نەک لە سلێمانی بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت هەروەها زەردەش حەمێ لە کەمپی قوشتەپە کە ئاوەرەکانی ڕۆژاوای کوردستانی لێ لەگەڵماندا دەبێت سەرەتا لە منیرەوە دەست پێ دەکەم منیر ئەم کاتت باش ئەمڕۆ لە سلێمانینیت پێم وابێت لە هەورەمانی کە شوهاوە لەوێ چۆنە و خەڵک چۆن لە مانگی ڕەمەزاندا ڕۆژەکانیان بەسەر دەبن جێلێ ئەو کاتت باش ئەو کاتی بینەرانی بەڕێز باش ڕۆژی و مانگی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێت
ئێمە لە هەورامانین لەگەڵ دەنگی گۆرانی سیاچەمانە من پێم باشە دلۆڤان مامۆسا گۆران عەبدوڵڵا گۆرانی شاعیر لە ساڵەکانی پەنجاکان ناگەشتێکی دۆ بە هەورامانە قەسیدەیشێ لەسەر هەورامان با یەک مەقتعی بخوێنمەوە لەو قەسیدەی ئەڵێ عشقی ئێوارەی سەرەڕی کانی بەر ئەداتە چەم کڵپەی گۆرانی وەکو ئێستا ڕۆژ ئاوا ئەبێ چەم تاریکدایە دەنگی کنالەیل هەر دوایی نایە مانگ بە تریفە ناودێکا کەیل هێشتا هەر گەرمە ناڵی کنالەیل سیاچەمانە بەهشتی عشقە ئەم هەورامانە ئەوەندەی دار و بەردی هەورامان ڕەحمەت لە ژنی بەرز و باڵا جوان بەڕاستی هەزار ڕەحمەت لە ژنی بەرز و باڵا جوان دلەڤانجان ئێمە لە گوندی لە نێوان گوندی بەڵخەی هەورامان و بیارەین نەحی بیارە لەگەڵ تەوێڵەیە لە نێوان تەوێڵە بۆ بیارە گوندی سۆسەکان گوندی بەڵخەی هەورامان ئێرە دەگاشەکانی گوندی شێخان کە باسی سەدەمی مەغۆلەکانەکە کە بەغا هاتون بەغایان گرتوەڕان کە دۆ کوڕانی ئیمام کازمی بەغان ئەوە کازمی ئێستا وەڵحاڵ ئەمە کۆمەڵی خەڵک میوانم هەیە لێرە گۆرانی بێژ گۆرانی ئەڵێ خەڵکی ئێرەی تایە ئێمە زەحمەتماندان لێرە ئێستا ئەچینە خزمەتیان هەم بە گۆرانی هەم باسی هەورامان باسی کللتوری چەندێک پێمان بکرێت مەمنونتانە بین کاک محەممەد هەڵەبجەیی هەم وێنەگری شەو هەمیش پەیامنەری ئێمەیە یاخوا بەخێ بێتەوە کاک یاقوب سڵام تاوە نەبوو شمەگری تا هۆرامیدی من هەورامی مەمە شوێنی خۆمە دلۆڤان بیر نەچێ با هەورامی سەلامێکیان بکەم بە یارمەتی بە ئیجازەی گۆرانی بێژان وەکۆڵێن کاک یاقوب دەنگڵ وەش بوو بەڕاستی گورانیەوە فرەوە شەوات مانای ماعەف و ماکەرێ بەس بە سەرەتا بە سۆرانی ئەمەی ئەکەین بە سۆرانی بۆی بینەرانی بەڕێزی شتێ بگەن بێبەش دەبن لەوە جەنابەت ئێستا کە من تەقلیماتمە کرد گۆرانی ئەشڕی باسی چەند جۆر گۆرانی هەیە هەورامی سەرەتا دەستخۆشی بۆ جەنابێ بۆ تەواوی ستافەکە بۆ سەربازە ونبووەکانی پشت کامێرا ئومێدی لە ساغی بۆ هەمووتان نەخوازم داواکارم لە خوای پەروەردگار تەعات و عیبادەتی هەموو لایەکمانی قبول کردبێ دێمە خزمەتی جەنابێت گۆرانی هەورامی چوار ڕیتمە یا چوار ستایلە یا چوار شێوازە گۆرانی سیاچەمانەمان هەیە گۆرانی شێخانەمان هەیە وردە بەزممان هەیە لەگەڵ گۆرانی شاد یاخود چەپڵە ئێستا ئەوەی تۆوتێت چی بۆ ئەو گۆرانیە ئەتوانم بڵێم ئەچێتە بابی وردە بەزمەوە ئەمە لەسەر شێوەزاری سۆرانی بە حکمی ئەوەی کە من لە محوەری سنووری جوگرافیای شارە زور و هەورامانم و هونەرمەندیشی خۆی نییە هی تەواوی ئەو نەتەوەیە بۆیە بە هەردوو شێوەزاری هەورامی و سۆرانی من گۆرانی ئەڵێم و ئەچڕم ئومێ دەکەم جێ ڕزامەندی جەنابەت و تەواوی بینەرانی بەڕێز و ئامادەبوانی خۆشەویست بوو بێ زۆر سوپاس کاک یاقوب ئێمە نزیکین لە بیارەوە بیارە خانەقایەتیایە مەدرسەیە حوزەی علمی بووە لە ئامەد لە ئامێدی نەک لە ئامەد لە ئامێدی هینەیە مەدرسەیەک هەیە ئەو مەدرسەیە دەرچوانی ئێرە بوون بەڕاستی دەرچوانی ئەوێش ئەبوون بە مامۆستای جامعی ئەزهەر باواز دەوە بێنین بەزمێک لە بەزمەکان کە جەنابەت ئاماژەتێکی گۆرانی شێخانیە بەزمێکی شێخانیم بۆ بڵێ بەمەینەتە کۆ دیڵەگیان وم کردنی خەری دەی من ڕۆشنایم ناسەنۆ نازارەکەم یان پەیانێ تاری یا ڕسوول و خوایێ نازارەکەم یان چراوە دینی
دەیچراگەش ئیدیڵەگیانە گەڵاو مێسکینی یاخوا دەسڵۆش بوو یاخوا بەخێ بێتەوە کاک یاخۆبیان دەسەکان خۆش بێ یا ڕەبی چریکە هەر ساز بێ من ئەچمە خزمەت دلۆڤانجان ئەمە کاگەیوب بە کاک ئەیوب جەنابەت ئەنجومەنی گوندی دەگا شێخانی پێم ڵێ دەگا شێخان لە چەند ماڵ دروست بووە چەند ئایلن چەند کەسن دەستان خۆش بێ خوا سپاسی ئەم کەناڵە خۆشەویستان لا دەکەم و هیوادارم لە خوای گەورە نوێژ و تاعەت و ئەم ڕەمەزمان لێ قبول بکەم زۆر زۆر سپاسان دەکەم پێشەکی پێت بە جەنابتان ڕایە گەنم دەرگا شێخان 65 ماڵە 355 ئەفرادە بە زۆری خەڵکی دەرگا شێخان خەڵکی باخداریە و کەمێکی خەریکی حیوانداریە ینی ئێوەش تو جۆزوانتان هەیە بەڵە بەڵە لە تو لە هەنار لە گوێز لە ئەم شتانەمان هەیە ئەمساڵ سەمەر چۆنە با بە کورتی بازیکەین بزانم تەرزە و بەفر و باران کاریگەری نییە لەسەر وەکو ساڵانی ڕابردوو بەرەوەڵا بەڕاستیەکە ینی ئەوەڵی بەهار تەزەیەک باری تەسیری کردووە لەسەر سەمەری ئەم ساڵمان ئەمە یەکەم دووەمیش ئێمە داواکان منیر دەمەوێت دوای قسەکردن لەگەڵ ئەو بەڕێزانە ینی کاگی یعقوب سرودێکی ئاینیمان بۆ بڵێت بە سۆرانی ئەم جاریان ئەگەر عزیەت نەبێت بەس بە کورتی زرعاتێ بکە یەکتر ئیبادەیەەکە ینی حکوومەتیش وەکو پێویست نایە بەدەممانەوە بەڵاش کاک لۆڤانیان بەسەر چاوەکەم ئەوەی جملت بوو کاک یاخوب ئەڵێن با بە سۆرانیش هەندێک گۆرانیمان بۆ بڵێ دیارە جەنابەت دەنگە زۆر خۆشە یاری بەڕاستی ئەوەیە حەزەکەمدا بیانی گۆرانی بڵێ ئەڵێ سرودی ئاینی حەزی بە سرودی ئاینیە یعنی گۆرانی هیستۆرانی ئاینیمان بۆ بڵێ لەگەڵ داوای لێبوردن شتی وامان حاضر نەکردەوە وەکو سرودی ئاینی بەڵام ئاینی نایان هێشتێک بەڵام ئاینی بێت بەڵام پێم خۆشە وەکو خەڵکێکی نیشتیمان پەروەر لێرەوە ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ برایانی پێشمەرگە بە داوای لێبوردنەوە لە سەرتاوە لە بیرم چوو کە پارێزەری ئەم خاک و ئاوی کوردستانە پیرۆزەن کە سنگیان کردوتە قەڵغان بۆ پارێز پێم خۆشە لەسەر نیشتمان لەسەر وەتەن بە دەنگە زوڵاڵەکەی مامۆسای پایەبەرز مامۆسا حەسەن دەرزی لێرەوە چاوەکانی ماچەکەم لە ڕێکە ناڵی جەنابتانەوە پێم خۆشە دوو بیت لەگەڵ مەقامێکا پێشکەشی ئێوە و تەواوی بینەرانی ئازیزی بکەم ئای سەری ئێستاش نەڕۆتا وەکو بێیەسون نەڕۆخا یاسمانی و پیری پێوێشکم کە سۆمایی لە چاوە باوکان بڕاوە بەرۆکی پیرەدایەکان دادڕاوە وەتەنگیان و دڵیدایە وەتەن دێنت لە مێمایە سەری بێ و نرخ بێمایە لە پێناوی وەتەنێدایە و بەنا خوێنی تێوەکۆ شەر دەڕێژێ شەهیدی و بێسەرەوە بێ شوێندەنێژم کە کوندی شوم لە گۆوەندی و کوردە خوێنێ کە گەنجی کوردەگایە و زێنێ لە خوێنێ وەتەن قەوم و کەسوم و کار وەتەن هۆی ژین و ژینێوار وەتەن ئامێز و دێڵدار وەتەن بۆ دەمرم ئامجار خەیری عزیز ئەگەر مردم وەتان لەواوانی تۆ خۆش ئەگەر زاوڵم نەماوە دەوراوانی تۆ خۆش مخەیر بم لە بەینی تۆ بەهایەشتا و لە جەنەت دوورە بم سەیرانی تۆ خۆش
ئەگەر خۆ ئەمڕۆ قاو نعیش نەمێنێ وەتان ڕەبی وەتان خواوانی تۆ خۆش ئاخەی ئازیز یاخوا ئەو دەنگە نەرزێ زۆر زۆر سپاس من یەک تۆزێ کاتم ئەمەوێ بەڕاستی ئەمێ بچمە خزمەت مامۆسا غالبەوە مامۆسا غالب دلۆڤان پیاوێکی ڕۆشنبیری ئەم گوندەیە هەروەها هەورامانیشە مامۆسایشی بەڕێزە مامۆسا غالب یەک تۆز بێتە پێش مەمنونی جەنابەت ئەمەم بە کورتی باسی ئەوەم بۆ بکە لە هەورامانە 2700 و ئەوەنە ساڵ هینە بووە پەرلەمانمان هەبووە مەجلیسی شیوخ و مەجلیسی بەڵێ بۆم باسکە دیارە 2700 قسووریش بڵێن ئەو سەردەما شورایەک هەبووە ئەم شورا هەڵبژاردننیشی بۆ کراوە بڵێن لە تەواوی گوندەکان و ناوچەکانی هەورامانە خەڵک کۆ بۆتەوە چۆن ئێستا پەرلەمان هەڵبژێرێ هەڵبژێراون بۆ نمونە ئەو کاتەوەک ئێستا نەبوو بڵێن ئەتەکێت و ئەکادیمی و پێشکەوتن و تەکنۆلۆژیا بۆ نمونە ئەو کەسە لە بەرەوەی نەژناسرێ ناویان ناوە هەڵوژ وشکیانێ ناوە کردویانتە سەبەتەوە ئەگەر هەڵوژەکان زۆر بووبن ئەوە بۆ نمونە فلانە کەس کە بەو ناوە بڵێن تەسمیە کراوە هەڵبژێراوە هەنجیری وشک گوێز بڵێن ئەبەم شێوە بڵێن هەڵیان بژاردە پیان وتووە ژیلا مەرەیانی ژیلاکە چێ و بڵێ ژیلاکان لە ژیرەوە هاتووە بەڵێ لە ژیرەوە هاتوویانی عاقلەکان ئەوانە بڵێن کە خاوەنی فکر و بۆچوونی جوانە ئەمانە هەڵبژێراوە مەجلیسێک بوون بەڵێەوە مەجلیسێک بوون بۆ کاروبارەکان تەوە مەجلیسە بڕیاری یاوە بڵێن چی بوو بڵێ ژیلا مەرێ بڵێن ئەمە بۆ هەڵبژاردننی بڵێن تەنانەت گوندێکیش دروست کرابێ گوندی تازە ژیل لامەرێ شورای تازەی هەورامانی ئەو کاتە بڵێن ئەوان بڕیاران ناوە بۆ نمونە گوندێک نابێت لە شوێنی لە وەرگا دروست بکرێ بۆ زۆر باشە مامۆسا کاتەکەمان زۆر کەمە یەک باسێکی ئەوشم بۆ بکە کە سوپای ئەسکەندەری مەقدۆنی دەرەوە دێت لێرەوە چۆن تێپەڕەوە چیان کردووە من 330 ساڵ پێش زاین ئەسکەندەری مەقدۆنی ئەو لەشکرکێشەی کە کردوێتی بە دوای داریوشی پەنجەمی هەخامنشینەکانە بڵێن بە هەورامانە بۆ چۆن بە هەورامانە بۆ ئەو تا داریان کە یەکێک لە مێژوو نووسەکانی زۆر بەخێرایی ئەسکەندەری مەقدۆنی بڵێن ئەو لە مێژوەکەی باسی ئەکا ئەڵێ کاتێکە لەشکرەکە هاتن تیرباران کران لە شوێنێکی شاخاویە ئەڵێ دوای ئەو ئەسکەندەر زۆر زرنگ و وریا بوتی تیرەکان بێنن تیری هەخامنشینەکان داریوشی پێنجەم و لەشکرەکەی تیری چوارسوج بوون بەڵام وتی ئەم تیرانە دوو سوچن دوو سەریانەیە ئەم تیرە هین خەڵکی ناوچەی ڕەسەنی ئێرن ڕێگەمان من با لەشکرکێشی بکەن ئێمە ڕێگەنانی هیچ هێزێکی بێگارە لەشکرکێشی نانهێشتووە بەریان بە سوپای ئەسکەندەری مەقدۆنی گرتووە زۆر سپاس بموردە داوای دەکەم کاتەکەمان زۆر کەمە ببورن ناتوان بێمە خزمەت ئێوەش بەڵام لەوان با لێرەوە بێمە پێشەوە بەڕاستی ئێرە تۆ هەواڵت نەپرسی وەکو شەوانی پێش ئێرە زۆر ساردە ئێمە نامۆم لەگەڵای کاکنامۆ قەمسەڵی لەبەرکردوی لە دواوەیە دوای ئێرەش هەر بەڕاستی ناچین بۆ لای مریشی کودێسن بۆ لای مریشی هەورامی و برنجی هەورامی مامۆستا هەری خۆمانە ناوچەی خۆمانە بە دوی هەورامیەوە بێ ئەوە ناخۆش بەڕاستی بێ ئەوە ناخۆش یعنی داوای لە بنەکەین ئێمە کاتەکە کەم و بۆ ئێمە زۆر هەتەزارمەیە من پشتم لێوەش کردووە هیوادارم سەرکەوتوو بن دلۆڤانجان ینی ئەوە لێ بپرسم تۆ ڕۆژانە دەچیتە و شوێنانە هەمووی خوانێک و سفرەیەک ئامادە ئەمڕۆ ئامادە نەبوو گوتم بزان پاشەو لەکوێ دەکەیت وڵاهی ئێمە ئێستا دەچینە خوارێ خۆ ئێمە هەر بە ڕۆژوو دەبین ینی ئێمە خەڵکی کوردستان 24 بەڕازی هەر بە ڕۆژە ینی ئیژەکەین بە شەوی شاهر ینی هەر بە ڕۆژوشین ئیتر ئێستا مامۆستا غالب ئەمە ماڵی مامۆستا غالبە لە ڕاستە ئەو میوانەکانیش میوانی مامۆستا غالبینەوەمان بەڵێ کاک عومەریش هەردووکان ینی بەیەکەوەن بەڵێ جاوە وتیان کاکەوە وتمان ڕۆینەوە وتیان نابێ بڕۆینەوە وتیان نابێ بڕۆنەوە لەبەرەوە ئێمە نامان حازرە ئێمە لێرە برنجێ بەڕووبەنارەوە قوبولی ڕەشی پێڵین قوبولی ڕەش بە ڕۆنی هەورامیەوە هەروەها گۆشت بە قاورمەی و هەروەها مریشی هاوکارانی ئێمە لە هەڵەبجە و هەروەها نووسنگەستمانی کە لەگەڵت بوون و بۆ هاوڵاتیانی کە قسەیان بۆ کردی بەڕێزان لە هەڵەبجەوە دێنەوە هەولێر کەورگۆست پامنێرمان زەردەش حەمێ ئێستا بە شوەیەکی زیندی لەگەڵمانە لە نێو ئاوەرەکانی ڕۆژاوای کوردستان زەردەش ئەفدەمێتە باش ئاوەڕێن ڕۆژاوای کوردستانی لە کەمپە کەورگۆست کە ڕۆژێن مەها ڕەمەزانە پیرۆزدا چاوە ڕۆژێن خوا دەرباز دەکەن
بله دم باش دلوفان از نه لکامپا کورگوسکی یه پنابرین روجاوی کردستان اف کامپ بسر پاریزگاه هولی روایت و کدبنی همی کنن چادرن هر کنکی گلوپا خوابی خستی چرا خوابی خستی خوش پاشی ورا آماده دیکن لی از خوازم وی جیرون بکم جبر چه کو امهیرو لوی کامپه بونه میوان بری هفته که 6 کون لور شوتیان کسین وان کنان دچن جم دوست و خزمین خو پاشی ویان سحور ادخون اما برای خوب جم وان کابینه چاوا پاشی وید خون هاگر حواله من افکار من کرم که بله اف لور کوم بونه تشتی خوش کل ور که همی پنابر دما پاشی ویل اف کوم دبن و دینا سر سحوره ایوار باش جواره ون باشن هیرو سحوره پاشی و از اشتفرسم خوش کادلال بری چند روزان مالا و شوتیا ون هیرو لجم روفکی خو میوانن مها روجیه ون چاوا دبنن و مها پیروز رساله و نامه و بو گله کرد بو خلکی چیه کرم که خدي لحدي مالا مشوتي ساعة حفتة إيفاري يوفا هشت نهر روجا هشت روجا مالا مشوت يعني تحيا تمانين أم دروجا الفيدي ناسي روجا الفيدي يعني داخوازيا ما أود زيوكا مالا ما بيك بي أم بكمن مالا خدا يعني ظرف نخوش رمضان ودا خلكيجي نخوز إنه بنابرن يعني چادر دانا يعني خوزگاش خيا خدرا و 4 سال ام في كامپ دا 4 سال انه چادر نهات يا تشيكرن بس بلوك بكتشيب يعني عالم يعني هو قلقي نخوش موقعي وا از في پرسش تبكم خوش كدرال دما پاشي و سحورا ون چ آمدي خود كن جداهيا ناف كامپي و روجاوا چيه ناورف پاشي و از بجن بري دما ون روجاوا بون و چ پاشي و آمده دكر نهال ور و چ آمده دكن فرق قلك هي اري خدي فرق قلقي هي وكو چ كات كارج مرا بيجي وقو چ انه تي ولاطي خداوي يعني چانه يعني حماية الودي تشتر هوي راس الودي جي هي بس الودي چانه مو نقل قيداي يعني تنهو قل قيداي مثلا دوغي سر درجي بكفت باز ده انه او دي كاتش تشي مقصدش تشيبه الودي تكي ساعات وقت المرتاح المسوري المرتاح يتكايره وتتكايرين بس انه ام الودي كانه چادر ام قل قيدانه زور سپاس دلوفان از خوازم ویژی پیشان بدم که اگر افکار من بینه ویدره اف پاشی و پنابرانه لور که دبینن هکن اف خارنه از خوازم اف معروک لروجاوی کردستان و تایبت لسوریه گلک نافداره دما فتاران دما پاشی و دخون هک ماست و تشتی نورمال جانا خوب و خارنه در باست کن لورجی برز تلوری تو کو کرده کی روجاوا ت و مهاروجی چاوا دبینی ون چجوارا لازمه بکرن کو هر جانا و روجی دا باش به خودی جانا من روجی دا اما متخاصن كهرباء ما سرما كهرباء قدنا بدنا جرمه والروجيا وخودي سحورا ما افا جويز رترين اف بري چند روجان تگوتنا ام دخوازن كونه خوچ بكن مالات الشويتيه ون حر روجه دچنجم ميوانه كي از واغا دارم ون كنگي وگن كونه خو چما كونه وچنا كنت و مهدا خودي اف منظمه ها هات جمع منظمه قوم يكونوا شكل بس بشكي تاخرن ام هر روجان مالجينا تقولي و اف چادرها بادر غيراندن قاعدين في مناطق حمد شبيا باشوي يعني هم سلامتهم زورگی خود کردن نزیرتره پنج کن شوطین اسبابی شو هم زانن كهرباء هم زانن هنا برداگی هم زانن این منظمات تقصیر ناکن بس تأخیره وشید بی زور سپاس از ورم ور خوش کادرال جد ور تبخوت اف سفره آماده کر ت هر روجت سفره آماده کی جبو روجیه جبو پاشیوه چه زحمتی تدبینی جارا چه تنه چه کرم که ودي جانا هي وجانا نين ما چه استنگنا ون چه دبینن چه نابینن چه زحمتی جواره هنا وقتی يكون خارنه دابین دکن زحمتي يا نين وشان بس هم كي بس ما قطنا كان وقاف لا افيش قطنا كان بله از دورم جنب برادری کی مامه کی کو اوجی بتمنه مامه من دوامها پیروز دا از دبیجم گلک پیشمرگین و کامپیجی پیشمرگین روجاوی کردستان نها لبرین جنگن رسالت نامه دوامها پیروز بو پیشمرگیان چیه ام ديجن خد تعالى وبيش بيخي وسيطري سر ودعاشة وما دعاشة بكي وخدي كيف خشيا مجوارة قالكي هيا بس ام هيبيكي ديكن جوا منظماتك على اساس مساعدات تقدمين جوا كامبيرا تدبيني هرو كون تشوطن تأثير الملط بي وخدي كون جرمن وزستانا جا مدينة بيجي ام داخوازي كي ديكن جوي ملطي مرك وهما بيشخوازي بكن هما جوارا قاعدنا بأمنين جبو خاطري بس مطمئنة انسانتا شبيبي ام ملط بي امناندن وبخدي افسي صالمة ام دوي كفني دانا ام دوي كفني دا بهدلين
حتى تغييرات كفني ما نهاتي غيراندن في قاسي أم دبردنا وبخدي معيشة جي تزاني ولاطي ما خديش بيدي خوش تربو ملاطي ما تشب خستا جمع هبو بس البيدي كيمايتي ده هيا ورحمل دي بابت بله دلوان از خوازم آماجه ویجی بکم تایبت او کامپا پنابرین روجاوی کردستان کامپا کورگوسکه از خوازم ویجی تایبت زلال بکم کردین روجاوا جدست پیکا کو پنابری وربون دبیجن ام خوا کو پنابر نابینن جبر کو هر لکردستان نه تایبت لوی کامپه بهتر جده پیشمرگیان شهید بونه و هیان هاجی به صدان لبرین جنگن وکو او دبیجن دوا مها روجیه دا هگر او ریخراون یان او ریخستن ناف دولتی کوبوان بس جهوان یان شونوان کونوان باش بکه او تشتکی ناوین بله دلوان همه گلک سپاس جبویتا کش کمپا کورگوس لروجاوای کرد کمپا کورگوس کو پنابر روجاوای کردستان نه ترگان ما بوی گلک سپاس جبویتا رو با آن هولاتین کو دیگلت بود. برای استا بردان دبین سر توری آینیمان که تایبت بود با سودکانی روزگرت لمانگ رمضان دا لگم ما مستراد ما مست دکتر یک کلا سودکانی مانگ رمضان یعنی کم کردنوی کش و گرفته کان وقت بینیمان یعنی آوره کان رنگ کش و گرفتی آن ابو بید اگر او بابت زیادتر بود مشریب کیتوا. بله طبعا اگر لا او آوره نود سبب کن براسي اوانش تا حد شي زور باش لمانگی رمضان کشو گرفتکان کمتر دبی لبروی خلکی چی زور لمانگی رمضان دست دکا ببخشین و هر وها زیاتر مسئله بون من الزکاتی یان صدقه کردن یان خیره یان بون من حتی زور کسی نظری کردو لمانگی رمضان زیاتر حزیلیتی یان کسی فدیه و کفارتی هر لمانگی رمضان دیدا بویا یوادارین ان شاء الله او کسانه هم ئاوڕێک لە ئاوارەکان بدەنەوە لە فەقیرەکانی خۆشمان لە هەموو شوێنەکان شتێکی یعنی چۆن برەی تەوازنێک بکرێ هەم سەنگاندنێک لە هەموو لایەک بکرێ بەو شێوازە کەم دەکا پێشی بێمە بەرنامەی جەنابتان پەیوەندیم بە یەک دوو بەڕێز ئەفسەر کردووە لە پۆلیسەکان لە مەسلەی بابرین ژمارە ناتوانانی ژمارەیەکی تەواو بدەنە من لەبەرەوەی ئێمە تازە 8 ڕۆژی لە ڕەمەزان ڕۆیشتوونە بەڵام هەموو ساڵێک کێشەکان ئەگەر بڵێم لەوانێ 170 کەمی کردی بێتەوە لە کێشەی مەسلەی جینایەت لە مەسلەی شەڕ و ئەوەکە ئاژاوەکان مەبرێن بە تایبەتی گەنجەکان بۆ نمونەکە پێشتر یان لە مانگەکانی تر کێشە و گرفت هەیە لە مانگی ڕەمەزانی پیرۆز زۆر کەمتر دەکا و هیوادارین ئینشەڵا کەمتر بکات کە لە سوودەکانیان بەڵێ ئەگەر ئەماژە شیریکەش هەیە لە بۆ مەسلەی بەڕۆژبوون لە هەموو ناو مانگێکە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ سونەت وایە ئینسان لە 13 و 14 و 15 ڕەمەزانە بە ڕۆژی بێ لەبەرەوەی کاتێک کە مانگ ببرێن تەواو پڕ دەبێتن لەو کاتە سوبحان لە خوێنی ئینسانیش گەرمتر دەبێ یعنی زۆر جار ئەگەر تەمەشا بکەی لە ناوەندی مانگ بابرین مانگی ئاسمان خەڵک دەرێن مانگی عەربی نییە خۆی مانگی ئاسمانە هی هەموو خەڵکێکە لە مانگی ئاسمانە کە دەکەوتە ناوەندی مانگ یعنی 13 و 14 و 15 کە مانگ کامل دەبیان تەواو دەبێ پڕ دەبێ لەو کاتە سوبحان لە لەو دوو سێ ڕۆژە شەڕ ئاژاوە حتا بین ژنومێرد یعنی تۆزێک کێشە و گرفت هەیە بتوانرێ هەموو کەسێک ئەگە لەو سێ ڕۆژە بە ڕۆژی بێتن لەو کێشە و لەو گرفتانە پارێزراو دەبێتن والحەمدوللا تا ئێستا ڕەمەزان تەئسیری هەندێک جار تو ڕۆژ دەبن مامۆستا بە بۆنە هێوەی کە ئاو ناخۆنەوە یاخود لە هەندێک خۆی ئەگەر ڕۆژەکە ئەسلی بێ نابێت تووڕە بێ بەڵام ئەگە سوغرە بێ ئەوە بە زۆر سپاس مامۆستا بۆچی 30 ڕۆژ یاخود مانگێک دیاری کراوە بە مانگی ڕەمەزان حکمت لەمەدا چییە؟ بەڵێ هەموو بابرێن ئومەتەکانی پێشی ئێمە قەت مانگێک نەبوو بەسەریەکەوە هی پێغەمبەری وا هەبوو سەلامی خوای لەسەر بێت لە مانگێکە 3 ڕۆژ بووە هیوا هەبوو بۆ نمونە چەند ڕۆژێک بووە یان لە هەفتەی ڕۆژێک بووە شێوازێک لە شێوازەکان بەڵام لە بۆ ئومەتی ئیسلام کە ئاخر ئومەتە کە جوانترین یان برێم مەجموعی پەیامەکە لەم دینە پیرۆزە کۆبوویتەوە هەمووی پێکەوە و هەندێکی زیادیش کاتەسەری پێگوترا دینی ئیسلام و بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام محەممەد هاتۆتە خوارێ کرایتە مانگێک لە بۆ ئەوی لە مانگێکە بەڕاستی ئینسان بە تەواوەتی بە خۆیدا دەچێتەوە لەبەرەوەی احتیمالێ لە مانگێکات 2 ڕۆژ 3 ڕۆژ بێ زۆر تەئسیرمان لێ نەکا لەوانەیە زۆر بەڕاستی ئەوەی کە ئەسلی بابرین یەکێک لە قازانجە گەورەکانی ڕۆژ و ئەوەیە کە ئێمە فەقیرمان بەبیر بێتەوە ئەگەر هەفتەی بۆ نمە دووشەمێک یان پێشەمێک بە ڕۆژی بین لە مانگی 3 ڕۆژە بە ڕۆژی بین لەوانە ئەو تەئسیرەمان لێ نەکا ئەو کاریگەری لەسەر دەرونی و ڕۆحی ئێمە نەبێتن هەتا بتوانین بابرین بە خۆمان دابچینەوە بەڵام لە مانگێکە بەڕاستی کە 30 ڕۆژ یان 29 ڕۆژە بەڕاستی هەر کەسێک بێتن دەبێ بە خۆی دابچێتەوە یعنی هەرچەندە
ئەم شتانشی لە مێشکدانە بێ زۆر دوور بێ لە فەقیر و هەژارە هەر لە شوێنێکە بابژێن برین لە سورەیایە بژیتن بەڵام بە 30 ڕۆژ بە مانگێک دەبێ بێتە سەرا دەبێ بێتە خوارێ دەبێ فکر بکاتەوە بەڕاستی تەسیری لێ دەکات لە ڕووی تەندروستیشەوە لەوانێ سوودەکان باز بکە بەڵێ سوودەکانی لە ڕۆژی دوای ئەگەر بە کورتی بۆمانی باسکە سوودەکان لە ڕۆژی دوایی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێتن من صام يوما في سبيل الله هر کەسێ یەک ڕۆژێک بە ڕۆژی بێ کاک درۆڤان ئەگەر فکر بکەینەوە لەم حەدیسە پیرۆزە مەبەستی لە والله أعلم لە ڕۆژووی سنەتدایە نەک واجبەکەی من صام يوما في سبيل الله جعل الله بينه وبين النار خندقا دەفەرمێ هەر کەسێک یەک ڕۆژێک بە ڕۆژی بێ لە پێناوی خوای پەروەردیگار یعنی ئەوەی کە جەنابەت باس کرد بۆ نمونە کابرا تووڕە دەبێ یان شەڕێ دەکا دیارە ئەوە وەکو سوغرێک پێ بووە نابێ ئەو تووڕەبوونە نابێ لە ڕۆژیە هەبێتن دەفەرمێ خوای گەورە لە بینی ئەوە لە بینی ئاگرا طبعا باسی ڕۆژی قیامەتە خوای گەورە خندەقێکیان لە بین دادەنێ کەما بینە سەمائی وەلئەرض بینی ئاسمان و زەوی چەند دوورە یان چەند زۆرە دەفەرمێت لە بینی ئەو لە بینی ئاگرا خندەقێکی وەها گەورە هەیە لە حەدیثێکی دیکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵێ دەفەرمێتن من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه ئەگەر کەسێک ڕەمەزانە بە تەواوەتی بە جوانی بە ڕۆژی بێ خوای گەورە لە هەموو گوناحی خۆش دەبێت گوناحەکەش چییە دەفەرمێ ئەو کەسەی کە بە ڕۆژی بووە لە پێناوی خوای پەروەردیگار دەفەرمێتن ئەو کەسە خوای پەروەردیگار 70 خەریف یعنی 70 ساڵ بینی ئەو و بینی جەهەنم دوور دەخاتەوە بەڵێ مامۆستا ڕعد ئۆمەر بلی پێشنێژ و تارخۆین زۆر سپاس کە لەگەڵمان بووی هەروە سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بۆ جەنابشتان سەرکەوتوو بن زۆر سپاس بەڕێزان ئێستا بابەتێکمان هەیە خێزانێک حاڵەتێکی تایبەتیان هەیە خێزانەکە لە 5 کەس پێک هاتوون کە چواریان نابینان ئەوان دەڵێن لە مانگی ڕەمەزاندا ئەرکی ئەوان سەختتر بووە بەهۆی ئەوەی 4 کەس لە خێزانەکەیان نابینان داوا لە لایەنە پەیوەنددارەکان دەکەن کە لەم مانگەی ڕەمەزاندا ینی ئاوڕێکیان لێ بدەنەوە ئەو خێزانە کە پێکاتون لە دوو براو دوو خوشک هەر چواریان نابینان و لەگەڵ دایکە بە ساڵاتوەکەیان بێماڵولانن بە چەندێکن ئەم زگەوتێ ئەوە ئافرەتە بە ساڵاتچوە بەردەوام نزا بۆ شەوقی کوڕی کە خێزاندارە و خاوەنی 6 مناڵە دەکات کە ئەوانی لای خۆی حەواندۆتەوە و لە بێلانەیی ڕزگاری کردوون وەگەو دەڵێت سەرچاوی داهاتی ئەو خێزانش تەنها موچەی چاودێری خێزانە نمانگە محاسینۆ ناتە دا مەحاسا دەکوڕمان محاسە نوێژی تێتەوە 9,500 دینارمانە هەم ڕاستی ئەو چار مندارم نابینانە دوو کوڕ و دوو چیش لە بیدایەت نابینانە لە زکماک بردیتینە دەختۆریشی چاریان نەبووە ئەلعان و کەس پێویستین پەژیانەوە نیە بژین لەو دنیای ئەگە ئەمەش حەزەکەین بژین ئەمەش حەزەکەین نانەکەین هەبی ئەمەش حەزەکەین جێوڕێکین هەبی خانین هەبی مەحاشین هەبی شەوقیش کوڕێمنە ئەو ئەمە ژیانی پەوە ژیان ئەگە ئەو نەبی ئەمە ژیانی ناوی چونکە خانین نییە عشقی یەکێک لە نابیناکانی خێزانەکەیە و ئاماژە بە سەختی ژیانیان دەکات و داواکاریشە ژیانێکی شایستەیان بۆ دابین بکرێت چوار نەفەر نابینا دوو خوشک و دوو برا ئەمە ژیانمان زۆر زەحمەتە تەنها 150,000مان لە هەیە لە حکوومەت ئەوش لێمان بڕاوە ئەوە نۆما گەوەرمان نەگرتیە پاشەوەش ئێمە لە لای برای دەژین براشمان پۆلیسی دارستانە مەحاشی بەخۆ ئەوەندە زۆر نییە 6 منداریشی هەیە لەسەر ڕای ئەو زەحمەتەی خۆی ئێمەش بخێوان دەکا زایمە داوا لە حکوومەت یاریمی کوردستانەکەن کە ئاورێکمان لێ بدەدەوە خێرخوازەکانش بە هەمان شێوەی حکوومەت داوا لە خێرخوازەکانش دەکەم کە ئەگەر دەستێکی یارمەتیمان بۆ درێژ بکەن خوا خێنان نووسی ئینشاڵڵا لە پاڵ نابینایی نەخوێندەواری و نەبوونی سەرچاوی داهات ژیانی ئەندامانی ئەو خێزانە 5 کەسیە کە چواریان نابینان سەختتر کردووە بۆ دەستەبەری ژیانێکی شایستەش ئەوان ڕووی داواکاریان لە سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان و خێرخوازان دەکەن تەیفور محەممەد کوردستان 24 گوندی سرێشمە لە سنووری شارەدەی خەلیفان
بەڵێ بەڕێزان بەرنامەی پاشیو لە کاتژمێری دووەمیدا لەگەڵەوە بەردەوامە کاتژمێری دووەم وەکو شەوەکانی پێشوو تایبەت دەبێت با بڕگەی وەردشی و ئەم جاریان ڕاهێنەری لە جوانی ئەحمەد ڕامبۆ ڕێنمایەکانی بۆ ئەو وەردشکارانەیە کە کێشیان یەکجار زۆرە و لە کاتی مانگی ڕەمەزاندا بەردەوام لەسەر وەرزشکردن بۆ ئەوەی کێشیان دابەزێنن. ئەحمەد ڕامبۆ ڕێنمایی تایبەتی هەیە پێکەوە ئێستا دەیبینین دواتر تەوەری تەندروستی بەرنامەی پاشیف بەردەوام دەبێت لەگەڵتان کە تایبەتە بە نەخۆشیەکانی پێست. سڵاو بینەرانی کوردستان 24 من ئەحمەد ڕامبۆ تەوەری ئەو ڕۆکەمان لەسەر ئەوەیە ئەو کەسانەی کە قەڵەون لە مانجی ڕەمەزانی پیرۆز چۆن وەرزش بکەن. پێویستە ئەو کەسانی کە قەڵەون لە مانجی ڕەمەزان گرنگی بە خواردنەکانیان بدەن بە هیچ شێوەیەک تەندروست نییە کە تەنها ژەمێک بخۆن پاشیوان نەخۆن یاخو خواردنەکانیان بەو جۆرە کەم بکەنەوە کە تەسیر لەسەر تەندروستیان بکاتن. بەڵکو زیاتر پێویستە لەو مانگەدا زیاتر گرنگی بە وەرزشکردنەکەیان بدەن ئەویش بە مەرزێک لە دوای ئفتارکردن بە دوو کاتژمێر ئێستاش چەند جوولەیەک لە وەرزشانەتان پیشان دەدەین کە ئەو برایانە دەتوانن لە مانجی ڕەمەزان بیکەن و ئەنجامی بدەن. سەرەتا باشتر وایە بە ئامێری پاسکیل دەست پێ بکەین بۆ ئەوەی لەشمان گەرم دابێ و دڵیشمان ئامادەکاری بۆ وەرزشەکان هەبێتن. باشتر وایە لەسەر باری سووک بێتن و لێخوڕینەکەی لەسرە خۆ بێتن خێرانە بێ دەتوانی هەتاکو 30 خولەک لەسەر ئەو پاسکیلە لێخوڕین ئەنجام بدەیت. ئەمە ڕاهێنانی دووەمە کە بە سوودە بۆ ماسوولکەی پشت و بەشی دواوەی شان. ئەم ڕاهێنانە 3000 ئەنجامی دەدەی هەرجارێک 15 بۆ 20 جار دووبارەی دەکەیەوە ئەو لە نێوانی هەر جارێکدا پێویستە 30 چرکە بۆ 45 چرکە لە نێوانیاندا ئیسراحەت بکەی و پاشان بەو شێوەی کە ئێستا من دەیکەم ئەنجامی بدەیت. ئەوەیان ڕاهێنانی سێمە بۆ ماسوولکەکانی سینگە بۆ ئەو کەسانەی کە چێشیان زیادە زۆر گرنگە پێویستە بە هیچ شێوەیەک ئەو ڕاهێنانە فەرامۆش نەکەن. ئەوەی کە زۆر گرنگە لە کاتی ئەو ڕاهێنانە پێویستە گرنگی تەواو بدەن بە هەناسەوەگرتن و هەناسە فڕێدانیان لەو کاتەی کە ئێستاکە ئامێرەکە بارگرانی لەسەر ماسوولکەکان هەیە دەبێت لەو کاتە هەناسەت فڕێ بدەیت بەو شێوەیە ئێستاکە وەری دەگریەوە دیسان کە دەیهێنیەوە بۆ یەکتری فڕێ دەدەیت. ئەم ڕاهێنانە ڕاهێنانی چوارەمە بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی پشتە بەشی خوارەوەی پشت هەروە بۆ کەسانێک کە قەڵەون بۆ ڕاماڵیێنی چەوری لەو منتیقەی دواوە زۆر بە سوودا بە هیچ شێوەیەک ئەو ڕاهێنانە نابی فەرامۆش بکەن. بەو شێوەیە کە دەیتە خوارەوە سوودی ماسوولکەکانی پشت سوودی زۆریان بەردەکەوێت. پێویستە لە کاتی هاتنە خوارەوەی پشتت بەو شێوە بینی خوارێ بۆیە پشتت تووشی ئازار نەبێ. پێویستە ئەو یاریە 3 جار ئەنجامی بدەیت هەر جاری 15 جار و لە ناوەندی جارەکانیش شوێکی کورت بدەیت. ئەمەیان ڕاهێنانی پێنجەمە بە سوودە بۆ ماسوولکەکانی بەشی پێشەوە و تەنیشتەکانی ماسوولکەی شان ئەوەشیان 3 جار ئەنجامی دەدەیت بۆ هەر جارێک 15 جار دووبارەی دەکەیەوە
و ڕاهێنانەکە بەو جۆرە ئەنجامی دەدەیت. ئەوەشیان بە گرنگیدان لەگەر هەناسە وەرگرتن و فڕێدان ئەو ڕاهێنانەیان ڕاهێنانی شەشەمە بۆ بەهێزکردنی ماسوولەکانی بەشی دواوەی قۆڵە کە ترایسێپسی پێ دەڵێن و ئەنجامدانیشی بەو شێوەیە دەبێتن. ئەوەشیان 3 جار دەتوانی دووبارەی بکەوە بۆ هەر جارێک 10 بۆ 12 جار بەردەوام بیت لە ڕاهێنانەکە. گەلێک لە یاریزانان لە ئەنجامدانی ئەو یاریش تووشی هەڵە دەبن هەیانە تەنها بە شێوەیەکی نیوە بەکاری دێنیتن بەڵام باشتر وایە تەندروستتر وایە کە بۆ سەرەوە بە تاواتی بەرزی کێوە بۆ خوارەوەش بە تەواتی بیهێنی بەو شێوەیە. ئەمەیان ڕاهێنانی حوتەمە بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی قۆڵە ئەوەیان 3 جار ئەنجامی دەی بۆ هەر جارێک تەنها 10 جار کفایەتە. بەشێک لە یاریزانان بەو شێوەیە ئەنجامی دەن دەستیان تەواو ناینە خوارێ بۆ ئەوەی بتوانن چێشی زیاتر بەرز بکەنەوە بەڵام ئەویشیان تەندروست نییە پێویستە بە شێوەیەکی تەندروست ئەو یاری ئەنجام بدرێت ئەویش بەو شێوەیە دەستە لە تەواتی دەینە خوارێ و بەرزکردنەوەش بە تەواوەتی بەرزی دەکەیەوە و پێویستە لە کاتی بەرزکردنەوەی بۆ سەرەوە گرژی تەواو بدەی بە ماسوولکەکان یعنی ماسوولکان بۆ ناو یەکتری بچنەوە گرژی تەواو کە ماسوولکەی دووسەری پێدەرێن ماسوولکەی بایسێپس. ئەوە کۆتا یاری ئەو بڕگەمانە کە یاری ماسوولکەکانی زگە ئەو ڕاهێنانێکی زۆر بەسوودە بۆ ماسوولکانی زیک و باشیەکەشی لەوەیدایە وەکو ئەوە نییە کە تۆ لە ئەرزی لە درێژبوونەوە ئەنجامی بدەیت کە پشتت تووشی کێشە بێتن ئەو ڕاهێنانە پشتت بە هیچ شێوێک تووشی کێشە نابێت بەو زۆرە ئەنجامی بدەیت ئەو ڕاهێنانە دەتوانی هەتاکو 5 جار ئەنجامی بدەیت هەر جارێک 20 هەتاکو 30 جار دووبارەی بکەوە بەو شێوەیە کە ئێستا دەیبینن. ئەوانەی ئەوڕۆ بینیتان تەنها بۆ کەسانەیە کە کێشیان زیادە کە بتوانن لە مانجی ڕەمەزان بە شێوەیەکی تەندروست ڕاهێنانەکانیان ئەنجام بدەن بە گرنگیدان لەگەر کۆمەڵی خواردنی بە سووت کە پڕ بێت لە سەرچاوەکانی ڤیتامینەکان و پرۆتینەکان بۆ ئەوەی بتوانن پێداویستەکانی لەشیانی پێدابین بکەن. بێگومان ئەوە تەنها بۆ مانجی ڕەمەزانە ئەو کەسانێک کە لەشیان زیادە ئەوەندە ڕاهێنانە بەشیان ناکاتن بۆ مانگەکانی دواتر پێویستە بەرنامەکەیان بگۆڕن. هیوادارم سوودتان لێ دیتی بێتن کاتێکی خۆش. بەڕێبەرزان تەوەری دووەمی بەرنامەی پاشیف کە تەوەری تەندروستیە ئەمڕۆ تایبەت دەبێت بە نەخۆشیەکانی پێست و هەروەها کاریگەری ڕۆژوگرتن لەسەر هەندێک لە نەخۆشیەکانی پێستچین باشوو هەروەها بە نەرێنی ئەویش بە میوانداری دکتۆرە سەیران عەزەدین پسپۆڕی نەخۆش پێست. دکتۆرە زۆر بەخێربێ خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵمان ئامادەی. دکتۆرە گرنگترین ئەو نەخۆشیانەی پێستچین کە ینی ڕۆژوگرتن کاریگەری ینی بەسەرەوە دەبێت. بەڵێ پێشێکی دەمەوێت باسی ئەوە بکەم ڕۆژوبوون ئێمە وەکو مسلمان لە ڕەمەزانە ئەیگرین بە زۆر لە وڵاتان هەیە و لە زۆر کۆمەڵی ترش هەیە بە ڕۆژوو ئەبن بە ڕۆژبوونەکە ئەسبابی ڕوحی هەیە و ئەسبابی سەحیش هەیە جستەی ینی بۆ تەندروستی جسمە فە بە تایبەتی بە ڕۆژوبوون و
تەندروستی پێست علاقەیەکی زۆر باشیان لە نێوان هەیە وەکو ئێمە ئەزانین خاتی بە ڕۆژووبووندا مجموعە پێش ئەوەی کە خەڵک بە ڕۆژوو بیت مەسەر ڕۆژانە ئێمە جسم حاوەلە دەکە ئەو ئیفرازات و هۆرمۆنات و ئەو تاقەیەکە هەیە ئەو خواردنەی کە ئەخۆین حەلی کاتن باشە بەس لە مانگی ڕەمەزانە لەبەر ئەوەی کە ئێمە معیدە بەتاڵە ئەو تاقەیەکە هەیتمان یعنی پێویست ناکاتن بۆ تەحلیلی خواردن بەعکسەوە محاولە ئەکە کە جسم خۆی پاککەراتەوە لەو ژەهراوانەی کە لە ناو جسمانە کە پێی دەوترێت دەتۆکسیفیکیشن یەک لەوانش ئەو سمومانە با بڵێن ئەو ژەهرانە بە زۆر ڕێگایەک لە جسم فڕێدەدرێت یەک لەوانە پێستە بە ڕێگای پێستەوەیە بۆیە بە ڕۆژووبوون ئەڵێم شتێکی زۆر باشە بۆ پێست بەڵێ کامانن ئەو نەخۆشانی پێستکانی ئەوەنی کە ڕۆژووبوون کاریگەری باش بەسەریانەوە هەیە دکتۆرە وەکو گوتم ڕۆژبوون تەسیرەکەی کە ئەو تااقەتە بۆ کەمادە ژەهراوەکان فڕێدەدا لە جسم بە هەمانە کات پرۆتین دروست دەکاتەوە لە کاتی بە ڕۆژوم پرۆتین دروست دەبێت ئەو پرۆتینش زۆر زەرورە بۆ پێست بۆ قژ بۆ نینۆک دووەمی شت نسبەتی ئاو لە خینە کەمە بێ کە کەم بوو لە پێستیشا کەمە بێ ئەوش وا ئەکا کە جیهازی مەناعە لە جسمی ئینسانە بە قووەت بی فەو نەخۆشە پێست مجموعە نەخۆشیەکی پێستمان هەیە پەیوەندی بە مەناعە هەیە ئەو نەخۆشیانە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە زۆر باشترە بی وەکو ئەوای نەخۆشی سەدەفیەیان هەیە وەکو نەخۆشی شەری پێ دەڵێن ئەرتیکێریای پێ دەڵێن ئەوانەی ئەگزیمەیان هەیە ئەوانەی تەقەڕوحاتی پێستیان هەیە و زۆر نەخۆشیمان هەیە پەیوەندی بە ئیلتیهاباتی پێست هەیە ئەوانەی حەبشەبابیان هەیە ئەوانەی بەڵکیان هەیە ئەوانە هەموو مەجموعەکن پەیوەندیان بە جیهازی مەناعەمان هەیە یان جیهازی مەناعەمان لەبەر ئەوەی وەکو گوتم ئەو تاقەیە وا دەکاتن کە جیهازی مەناعە بە قووەتتر بیتن لە ڕۆژووبووندا فەو مەجموعە نەخۆشیە باشترە بێ ئەوەشمانەی ئەوە نییە مەسەلەن ئێستا خەڵکێک بڵێ دکتۆرەوا دەڵێ و ساڵی 12 مانگ بە ڕۆژووبوون نە بەس فعلەن بە ڕۆژووبوون لە 12 مانگە یعنی مانگێک تا 2 مانگ بە ڕۆژوو بن ئەو نەخۆشیانە کارگەریکی باشی هەیە لەسەریان دکتۆرە کێنەوانەی ینی کاریگەری وشکبوونەوەی پێستیان لەسەر لە مانگی ڕەمەزاندا خۆی کاریگەری وشکبوونی هەموو کاتێک هەیە تەنها بە ڕەمەزان نییە بەلکو علاقەی بە ڕۆژبوونەکە نییە بسوودبوونەوەی پێست علاقەی بەوەی هەیە کاتی ئێمە بە ڕۆژوو ئەبین ئەبێ ئاگاداری ئەو خواردانە بی کە هەڵی دەبژێری لە کاتی بە ڕۆژووبوونە و چ لە ئیفتار بی چ لە سحور بێ مەسەرەن ئەبێ بەلای کەمی محاولە بکەین لە بینی ئیفتارە تا سحورە 8 بەرداخ ئاو بخۆینەوە یعنی معادلەی 2 لتر ئاوە کاتن زائیدەن محاول بکەین سفرەی ڕەمەزان عادەتەن بە خواردنی شیرنەمەنی و ئەوانە زۆرە لەبەر ئەوەی لە بەیانیەوە کەنانمان نەخواردەوە بەعکسەوە ئەبێ محاولە بکەین میوەی دانین لە جیاتی سەوزەی دانین شەربەتەکانمان طەبیعی بیتن شەربەتی ڕەنگدار نەبی ئەوانە هەموو وا دەکاتن کە پارێزەر بی لە وشکبوونەوەی پێست جگەلەوە ئیحتیمامی ڕۆژانەمان بە پێست مەسەلەن دوای ئەوەی کە لەبەر ئەوەی ڕۆژبوونەکەمان درێژە و ئێستا هاوینەیە و یعنی گەرمایی هەیە کاتی خۆشۆرینە مەسەلەن ڕۆژانە جارێک ئەکیدم بەو هاوینە خۆیانە شۆن بە ڕۆژوشن فەبێ دوای حەمام ڕەسەن بەدی ڕۆشنێک بەکاربێنن ڕۆژانە دوو جار کە دەم چاویان شش دوای ئەوە کرێمێکی مڕتب لێدەن یعنی بەعام محاولە بکەن چەندی پێیان دەکرێت تەرتیبی پێستیان بکەن یعنی کرێم لە پێستیان بدەن و زائیدەن ئەو خواردانەی کە هەڵی دەبژێرن و ئەو خواردنەوەش لە ئیفتار تا سحور زۆر زەرورە بۆ ئەوەی پێستیان بپارێزن لە بشکی دکتۆرە تۆ باسی ئاوت کرد ینی گرنگێکی زۆریە و خۆت ئاماژەت پێ کرد بەڵام بۆ تارکردنی یاخود بۆ شێدارکردنی پێست چۆن دەبێ بەکارهێنانی ئاو نە ئاو ئێمە ڕۆژانە ینی جگە لە ڕۆژ ینی بە ڕۆژبوون وەکوتم بە ڕۆژبوون نەتەنها لە ڕۆژمانی بە ڕۆژ باسیکەین ڕۆژە بەگشتی باسیکەین ڕۆژانە تۆ پێویستە 2 لتر ئاو بخۆیتەوە ئەو 2 لتر ئاوە تەنها بۆ پێست نییە بەلکو بۆ هەموو جسمتەکە پاکی ئەکاتەوە یعنی بۆ ڕوتوبەی پێست ئەو ئاوەوە ئەکاتن کە جسمت وشک نەبیتن یان پێویستت پێ هەیە بۆ تەندروستی پێست بۆ تەندروستی معیدە بۆ تەندروستی کلیەکان گورچیلەکانت با بڵێ بۆ هەموو شتێک پێویستی پێ هەیە ئەو بۆ شێوەیە کاریگەری هەیە
جگە لە ئاو ئەومانای ئەوە نییە مثلا من کە ئەڵێم ئاو بخۆ تەنها تۆ خۆت پارێست لە وشکبوونی پێست نا ئێمە هەندێک کەس هەیە خۆی لە طبیعەتی خۆیە پێستی وشکە یعنی ئاوش بخواتەوە هەر وشکە ئەوانە زیاتر پێویستیان بە ئەوەیە کە ڕۆژانە کرێمێکی مرتب بەکاربێنین بۆ ئەوەی ئەو طبقە نەرمەی پێستیان ئەو ئاوا لە پێستیان حەجزکەن بۆەوەی دەرنەچێتن. دکتۆر بە پێچوانەوە هەندێک کەس هەن ینی پێستیان زۆر چەورە ئەمە خراپە یاخود باشە و ینی چۆن دەتوان ئەو چاوریە کەمتر بکەنەوە؟ بەێ خۆی چاوری پێست ئەوەندەی باش ئەوانەی پێستیان چەورە درەنگتر پیرە بن بەس بەعام چاوری ینی ئەوانەی کە پێستیان چەورە مەشاکلیان کەمترە لەوانەی کە پێستیان وشکە ئەوانەی پێستیان چەورە عادەتە مشکلی ئەوەیان هەیە کە کوونەکانی دەموچاویان زۆرە تووشی زیبکەی زیاتر دەبن لەوانەی پێستیان وشکە زائیدەن زیوانیان زۆرە ئەوانش بە هەمانە شێوە پێیان دەڵێم ئێستا حالیان ئێمە مجموعە شەریکات ینی غەسوولی باشیان دەریناوە خاص بۆ ئەوانەی پێستیان چەورە ئەتوان ڕۆژانە دوو جار پێستی خۆیان بشۆن دووبارە پێ دەڵێم کرێمی مرتب هەیە کە نزبەی چەوری لە دەمچاویان بەڵانس دەکاتن یعنی چۆن ئەوانەی کە دەمچاویان وشکە ئەڵێن کرێم بەکاربین بۆ ئەوی بەڵانسی وشکیتان تەرتیب بکرێ بە هەمانە شێوە ئەوانەی پێستیان چەورە ئەبێ کرێم بەکاربێنن بۆ ئەوەی بەڵانسی چاوریەکەیان چاک بێتەوە. بەڵێ دکتۆر یەکێک لەو نەخۆشانەی کە زۆر باوە شێرپەنجەی پێستە ئێستا ینی ڕێژەکەی لە چه ئاستێکدا ئەوەندەی تۆ زانیاریت هەبێت هەروەها چۆن بتوانین خۆمانی لێ بپارێزین؟ بەڵێ خۆی ئێستا حالیان شێرپەنجەی پێست فعلا زیاد بۆ نەک بەست لە وڵاتانی ئێرە بەلکو لە وڵاتانی ئۆڕۆپاش زیاد بووە و سەبەکەی ڕئیسیش بەڕاستی ئێمە مجموعەیەکی زۆرمان هەیە بەس یەک لەوانە هەر زۆر ئێمە ئەیبینین BCC و SCC BCC و SC ئەوانە زیاتر ئێمە ئەیبینین دیانی لەناو کوردەواری خۆمانە با بڵێن زیاترە ڕۆژ یەکەکە لەو کارگەرانیە کە تووشی اینجا ڕۆژش ئەو ڕۆژە نا کە مەسەلاً ئەڵێ مەسەلاً من ئێستا ناچمە بە ڕۆژ ئەو ڕۆژەی کە کۆبوویتەوە یعنی کوملیتف سان یعنی مەسەلاً ئێمە لە مناڵیەوە لە کاتی گاگۆڵەکردنەوە تا ئەوە ڕۆژانە تۆ دۆزێک لە هەتا وەرەگری لە تشکەکانی هەتا وەرەگری فەوانە هەموو پێستت بەرە حازرەکە تر پێش ئەوە ئەو پێستە مەسەلاً طبقەی کۆلاجینی کەمە بێتەوە هایلۆرونیک ئەسیدی کەمە بێتەوە ئەو شتانەی کەمە بێتەوە و کە لەگەڵ هەتاویشە دایرێکت بوو تووشی ئەو نەخۆشیانە ئەبێتن و پاراستنیشیان وەکو گوتم کە بۆ ئەوی بپارێزن ئێمە بۆ هەموو خەڵکێک ئەڵێن لە بچووکەوە تا گەورە بۆ ئەوی توش نەبین چکەم ئەوانەی کە تووشش بوون دوای ئەوە علاجاتی ترمان هەیە لای ئەدەین و دوبارە پێیان ئەڵێنەوە کە دژە خۆر بەکاربینن بەس ئەوانەی کە توش نەبوونەوەیان ئێمە نەسیحەتمان بۆ هەموو لە مناڵیەوە تا گەورەکان ئەڵێن دژە خۆر بەکاربێنن محاولە بکەن چەندی پێتان دەکرێتن لە تشکەکاری خۆتان دوورکەنەوە لەو کاتانێک کە خۆر ئامودی دێتە خوارێ دوور بنەوە محاولە بکەن زۆربەی خەڵکمان هەیە ئیشەکانیان بینی یەکی نیوەڕۆ تا سێ نیوەڕۆیە ئەوانە کڵاو شت لەسەرکەم بۆ ئەوەی سێبەرێک دروستکەن بۆ خۆیان کە دادەنیشن محاولە بکەن لە سێبەرە دانیشن ئەوانە هەمووی وەکو بڵێن پرۆتەکشنە بۆ ئەوەی پێست بپارێزی نە بەس لە شێرپەنجەی پێست بەلکو لە لۆچیا لە مەشاکلی ترمان هەیە کە پێش ئەوەی شێرپەنجەی پێست دەرچی دەدەچیتن. دکتۆرە جگە لەوەی لە کاریگەریەکانی ڕۆژ کە باست کرد زۆر جار دەگوترێت ئەو منتەجاتانە یاخود ئەو بەرهەمانەی کە هەن لە بازاردا کرێمەکان و بابەتەکانی دیکە کە هەن کاریگەری خراپیان لەسەر پێست هەیە و دەبنە هۆی ینی شێرپەنجەی پێست ئەمە تا چەند ڕاستە؟ خۆی سەراحەتەن بڵێن ئێستا یعنی من ناتوانم بڵێم کرێمەکانی بازار هەمووی وایە بەس فعلەن ئێمە مەسەلەن ئەبینین یعنی تۆ کرێم خصوصان بۆ پێست کە بەکاری دێنین ئەبێ لە دەرەجەی حرارەتێکی زۆر باشبی ئەکسپایری و تاریخی ئزداری و کردانەوەی و هەموو لێوانەی و زائیدەن براند نییە ئایا دەرماتۆلۆژی ئەمەڵین مەسەلاً وەکو دکتۆرانی پێست تێستیان کردووە نەیان کردووە ئەوانە هەمووی ئەسبابن بۆ ئەوەی ڕاستە
منش ئاڵێم هەندێک کرێم هەیە لە بازار کە بەکاری دێنن بەلکو کاریگەریکی خراپی هەیە وایە دێتن مەسەلەن تووشی حساسیەک بووە یان تووشی ڕەتفعلێک بۆ لەو عیلاجە بەڵام ئەگەر هاتوو یان ناڵێم ئیلا دکتۆر بەس ئەگەر هاتوو مەسەلەن لە سەیدەلیە و خۆی شتێکی باشی هەڵبژار مەسەلەن شتێک لە سێبەرە شتێک بڕاندا نووسراوە کە دەرماتۆلۆجی تێست کراوە مەسەلەن لەسەر عەرەبانە نییە خۆر لێی نەداوە ئەوە ئەتوانی یعنی ئەوانەی کە ئەتوانن ئەو شتانە بخوێنەوە ئەتوانن هەڵبژێرن ئەگەرنا بەڕاستی پێویستە سەردانی دکتۆرێکی پێست بکەن یان مختصی پێست هەیە خاص بە پێستن ئەتوانن ئەوانە ڕێگایان بۆ دانن بۆ بەکارهێنانی کرێمەکان دکتۆر ئێستا زۆر لە هۆکارەکانی ئەوانەی جوانکاری هاتوون کچەکان زیاتر خەریکینە ئەوانەی کە ڕەنگە ناوەکانی تۆ باشتر بزانانی ئەوەی بۆ تۆکس و نازام هەندێک شتکەی پێ دەڵێن ئەمانە کاریگەری خراپیان هەیە یا خۆت باشیان هەیە تۆ باشتر زانێگە ڕوونی بکەیتەوە بۆیان خۆی ئەوانە ئستەحالیان کاریگەری باشی و خراپیان هەیە باشیەکەیان ئەوەیە یان ئەگەر هاتوو بە جۆیەری پێویست بەکار هات مثلان دێتن ئێمە بۆتۆکس عادەتەن بۆ لۆچی دەم چاو بەکارەهێنین بۆتۆکس لە تۆکسینی بەکتریایەک دروست کراوە ئیتر ئستەحالیان یعنی سنتەتیکەیە وەکو بڵین مەسانە دروستیەکە وەکو ئەو تۆکسینە دروستیەکە شەلەل عەزەلیەکی موئەقەت دەکاتن یعنی 3 مانگ تا 6 مانگ ئەمینێتەوە دوای ئەوە دەگەڕێتەوە دواترەوە کاریگەری خراپی نابێت نا بەعکسەوە ینی من با پێت بڵێم مشکلەکەی لەوەیە ئەگەر تۆ کاریگەر خراپەکان چی ئێمە پێڵێن ساید ئەفکت یعنی سە لە بۆتۆکس ئەکاتن ئەو بۆتۆکسە زۆر جار هەیە بەغەڵەت لێ دەدرێت بە شێوەیەکی ئەوە لێ نادە ئیتر مەسە برۆیەکانی دەکەویتن یان چاوی ئەکەویتن زۆر یعنی حالاتی نادر تەزی نەکراوە کە کۆربوونی چاو دروست بووە بەڵام هەندێکیان تووشی کێشەش بوون لەگەڵی کێشەکان من پێ دەڵێم کە قەپاغی چاو بەر ببێتەوە یان شتێکە بیان ئەسیمەترێک دروست دەبێت ئەوانە هەمووی دوای 3 مانگ 6 مانگ ئەگەڕێتەوە وەکو خۆی ئەگەڕێتەوە جست 3 مانگ 6 مانگ ئەوە دەموچاوی ڕەنگە بشێت بەرحاڵ دکتۆرە ئێمە بەردەوام دەبی لەسەر ئەم گفتوگۆ ئێمە بەڵام ئێستا دەچینە دهۆک نعمەت ماڕۆنسیت گەلمنە ژە زیندانیا چاکسازیە مازنە نعمەت ئەفدەمێتە باش جدا ژە ڕۆژێندی ئەم دنەوە بازاری دەبووین ئەوژی ئەمەد گوندا بووین ئیرۆ تۆ دناوا زیندانیا چاکسازیە مازنانی یعنی ڕەوش لێرێ چاوانە زیندانی چاوە ڕۆژێن خوا دمەها ڕەمەزانێدا دەرباز دەکەن بله ابدمت باش دلوان و کوته اشارت به داینو کم گرتی خانه چکسازیا مازنان کوت کویت تا خزر کال روشاوا باجر دهو که نوکجی دم پاشیوی و پاشیوی دست بکری نوکر وی غایب هولی و کوین بین و همی کارمندین چکسازی نه کو اوجی وگاب دم پاشیوی و پاشیوا خود خونو ل هجمارا کا زور یا بزاب و چالاکیا ده هیوا رمضان دال وی گرتی خانه تنه انجام دان شواناجی کو دانه ساعت 10 حتی هم بجین 12 چالاکت ورزشینه هنرینه روشنبینینه بو گرتی خانه وریت انجام دانه لبو پتر کو چینکی وقت مجی گلکی کیمه گلک نما بو بانگیجی بو چند هم پتر پیزانینار سروی چاکسازی ورگیرین ریوبری چاکسازی هم دی ورگیرن بزانی کنه الوی چاکسازی بو چی چاکسازی یعنی حتی بگابه گلک جا گرتی خانه هنه بس بجنوی گرتی خانه چاکسازی کاج مقدمه بجین بو چی چاکسازی یعنی اب چاکسازی چی وهات زۆر سپاس بۆ ئەمە دەبوونە لەوێرە چاکسازی واتە یعنی دووبارە تێکەڵبوونەوە کەساوی لەوێرێت ئێنە دادگەهکردن کو دووبارە بزڤرە ناو کومەڵگەی وەک ئینسانێکی نۆرمال یعنی فەرقا منوی نەبێت کوواکۆش چاکسازی دەردکەوێت چتەش دەرە ئەو کللتوری بەرێ نەما کۆیەک بێژێت مەسەن ئەوە محکومە توش دەرە وەک کیمۆتیەک ساکەتێ نا ئینسانێکی نۆرمال دەرکەفتەش دەرە ئەم بژین دوێ گرتی خانەدا چەند گرتی مەهەنە یعنی هەژمارەوە چەندن هجمارة تقريبا 1000 كسا كان الدف ما وك محكوم چه فیرد بن کل ویردا چه هیا کو فیرد بن کو او چاکساز ببین بچنج در و جارا کدی بو کومالگی ام ببین ببین امرو وکی باش طبعا دیف سیستم چاکسازی و شلای پارلمان کردستان وادی پسند کردن همی هو بو بشن هبن وک مثلا کامپیوتر دارتاشی آسنگری خیاطه هولن ورزشی قاعن فتنس که همی ذری وای
بله اگر ام گلمه رخصت بدهی چکی و که رخصت جدام بچنین ده گرتیا ببینین و بزنی که پاشیوا و چوات یا برهف کرنه اگر رخصت بیتن دلوان گلمه دا به ام دچینه ایک شوان هولت کو گرتی تدا و هبوینه الوری هجمارا کوان گرتیاجی کوان بریار دا و گوت مجی رخصت و دام کو امشین وانا وینه که اینو گلمه جی باخون کو اکوان بیجین وینه واجب در کویتن بوی چنده ام بزنین کانه ده چواشین و گرتیا کانه چه پاشیوا ده تکرنه لی اگر رخصت بیتن وینه گیرمه زحمت نبیتن او اگر شالاو بله الأبا وكون بين الفيكرتي أبا همي أو هولت وانانا أو هولت وايد جرتيانا الفيكرتي كرتي خدمات جوزاريت بيجني كو الفيريجي هجمالا كوان جرتيا الفيري هنا ورخصت دا ما كوان بيشين جلوا باقبين وبزانين كان دي تشواشين باشيفا وكا تشوا تذكرني أجر زحمنا بيت كاي مقدمة قصوا جرتيا جبي كاين بزاني تشوايا بله کایدلو وان تشکیل وری گره که سیر اول وری صندوق اقدان آیا صندوق اسکالا یعنی هر ایک شوان گرتیت کود وری و شن اسکالا خو الوری کند و صندوق داله اف صندوق جی بتنه بوی چنده یکو اف کلیلا و صندوق جی نف وی کسک یکو ام بیجین گرتی خانه آن دفر و بیا بلکی رخرا و تابعه واس کالاتین تداره و بزاین کنه هر گرتیه کی کاچه آریشه که او پشتینگی هک آریشه تشت کبیجی الگری و بریه ام قصاوه هول بکن دام گلک وقتی جی نگیرین چونکی هجمار کوان گرتیا الهیویا منه پاشیوا و جهات یا دانان نظام رخصریه بله کای دلوان ببرجی حتی متجینا اوه هولوا ام بچکی وقتی شوار گیرین بله اوه ایکش ویقا کنم سایا قاعة چلوچاریه اوه او گرتینه اوه کو ویگا به پاشیوا خود خون و کو دیار اگر بله وینگیره ما اگر شد هفکاری ما بیتن بله برا روزی طاعتت هوا قبیل بنی انشالله بدلاکی خوش انشالله روزی هواجی قبیل بیتن دف خودی و رب العالمین جی هوا قبیل که تو یزیکا جی هواج به آرشده هر وقت هواجی رخصت دای همشین هوا بدر بخینو وین هوا بدر کبیتن سر کردستان 24 رنگه که زیندی بیتن کیش وا بگاوی برهه امشین گل باخوین اگر کسی کبید بی برهه زحمت نبی بلا اگر زحمت ربیه و ببرجی ها ام بیشین چاک سازی داد تو فری چی بود بوچید بینی چاک سازی تو حتی بگو تو فری چی بود گلک تشتابی ما که تباقی از علمتی و که خیاطی نجاری تشتی و سازی گلک شو لازم علمتی بره بله وكو باشيف بيجين وكو فتاره وباشي بيتها تشوان يعني هميسه روجانا في شكليه ان هم بس ابركا وكو بيجين هوصايا روجانا چت كما اسمع ترشكه چت كم اپراخا بطاطا باجانا بو باشي به تشتو سات چت كم حميتش بومتام چت كم بله دلوان مدویت از شرکت دیب دمیکو او خارنال گرتی خانه چاکسازی مازنات تا آماده کردن هر جه پاسوان گرتی خانه حتی مازنترین کس کوره و بره اف ام بيجين اف خارنه همي وكيه يعني اك خارنه شوف خارنه فرق جداهنين لبو هندك ديجي وكو ديار فين الفيري باخ بن جلما زحمنا بيتن ان شاء الله بل تيجي وكو جرتي بوتا رخصتا داي كتب دركبي وين تجيب دركبيتن بوچي چاك سازي تو الفيري چت كي تو فيري چي بويا كوك دود گهكريه که چاك سازي مازنا گوران دو كدا ام چند دود گهكريه که کار دستید کم پشتی متن چاک سازی دا کار دستی هم روزانه انجام دهن او دادگاهی کار دستی چید کن از روزانه به مکردات فروشه موکی دیجی ما پیشانگه که هی هر نوع چاکسازی داخل که اجدر وی چاکسازی قصد کتن کردن و روزانه روزه دوشنبی و روزه پنجشنبی او تنفرتون و گلک دادگاهی الوری هنم که بر همه گوبه و تدن مولد خو فتاره توا پاشی بیت هوا چوان البری باشن الحمدلله کسی جدید وید باخه بیتن کو رخصت هبیت باخه بیتن تا باشه تو الوری و چاک سازی و تو فری چی بویا یعنی اول بیجین چاک سازی چه فایده تکیریه فایده از شما مدرسه بخال بره برینو کم خواندنون نویسنده نزانی یکی دست بیکر نکال هفته خوینم اول ماه 12 ساله كده ايش بلي قطاب خانه تشت شدي فيربويا البيري تشي عندك اكو بيجين ورزشي تاين قاعد ورزشي تاين اكو بيجين جرجا در كفنا ملوانگه دوراز گلك چويمه كمبيوتر خياطي از چويمه رياضي از چويمه از وا دورای چويمه تجدید باخبی بزام چاک سازی چه فایده چه مفاجاه اند یاد دم از کتیم چاک سازی و از بو ماه 15 سال مدادگاه کردن من هدف خو که خواندن
جناب ریوبری جی همی رنگ هاری کار بیگل من جدار به حتی ششه سرطایی خواندی من خواندن خود ولی تمام کرد و گاوی از ششه آماده ای از مونت افصالایت بورین من خارجی تقدیم کردی جناب ریوبری گل هاری کار بیگل من نتیجه خواهد از منور گرتن خارجی معادل من 75 بی جناب ریوبری همی رنگای هاری کار گل من از بجیان خواه همی قرداری بی من باشش بلی خواندنه تا چه ورشه ام بجینیت وکو دارتاشیه وکو خیاطیه وکو سرتراشیه تشتکی تو دی فیل بویا آنج بلی خواندنه؟ اول ما 6 سال الوره ما از گل خولای چویم خولا کامپیوتر از چویم دجارا من استفاده که باشه جیکری خولا زمان انگلیسی زمان لاتینی زمان ترکی از چویم استفاده که گل باشه جدیدی دست خوش بله تجی تو ترخصت تو باخوی باشه چاک سازی هم بجین چه مفاجاه هنده تا اول رمضان جی و کد بجن اول کد بجن وقتی پاشی و تو الفری فری چی بویه؟ راستی از شخصی که ریاضی من اسمه مستایل جوانی من ویراجی سید محمدی رخصت داده هم کاری خوب کن کاری خدا هم دادیا که ریاض بین قا هولا ورزشی ویره تمرین سویدیا پیدا کن ریاضه لجوانی پیدا کن هم بو صحت هم باشه هم بو درونی هم باشه چند کس تینه دفتر بگویش گرتی یا مثلا تین ورزش دفتر یعنی چند کس تهنه چند قطابی تهنه راستی گلک قطابی میتیم اکثریت همیز پیدا یا همچین هر مرا که نوبتون نویسین که حزویل سر بیت هولا ورزشی پشتینگی امانت بین هولا ورزشی تمرینت خود کن راینانت خود کن بله تو چه بی تو رخصت هم تا وینا کردی بله ام بجین چاک سازی چه فایده تکریه چاک سازی تو فری چه تشتی بوی گلک یعنی گلک تشتی فر بوی خولت روشنبیریت و بویت زمانه همه زمانه هی گلک تشتی یعنی برکتی مدیدید برده دی سیستم و برنامه چاک سازی داره یعنی تشتی که کیمنی نکو بمرو یعنی مرو خمجیل که روزا خوب بوری نیدن همین تشت بله دست خوش بله جلقاتی هک رخصت بیتن ام هندکش پاشیوا گرتی خانیانی شب در نظام کسی که هک داخاز جه بیتن کی شو داخاز که تشت که هوا داخاز که بیتن کی شو داخاز که بیتن اکود بیژن هوا هيا داخاز که ما متو بیجی تشت کی دی پاشی بیجی خول سه وقت افطار پاشی و داخازم اول سرق بازاني عفيك يبغى على بتطلع على ما قلنا هذا وراه عندك كاش صالح اخويا كاين وعندك خاصه سرق بازاني كن عفيك بدل خالتي ذاك هبت حضور قرب خيرات نفس الجوات ممنون بله تداخازه که وی گرتی جاب داخازه ور گیریم بزن چه داخازی چه داخازه داخازی من سروک هرم او کو کسی از جان خود توشی خلاطیان ابد ام همی توشی خلاطی بین عمل خاص ریم بو ما کی زور عمل وره ام داخل سروی که هرم بتکن کلی بودن که بدت افخال که در فد کادی بتوی خال که افخال که بزرگ ناف خزانت خو و راستی جنده که با مای 15 سال 12 سال الورینه رجا هیوی سروی که هرم بتکن لیبرونه که بدت وان دادگاه کردیم بله دست خوش بله دلوان و کو دیار جی کو نوابه گرتی خانه زرکادا هجمارا کا زور یا وان خولا ام بجین هم قطار بله نعمت مارون سینو چگهان ما زندانیا چکسازیا مازنان لدوی که تو گن ما بوی نعمت مدهی سردانا یعنی بروکن شاری جیکر و ایرو ما سردانا زندانیا جیکر یعنی مدید خوارنوان یعنی رنگش یا پیشمرگی د پاشی ودا باشتر بویش یا پیشمرگی به هر حال معافیت با گلکس پاس جبویته و بوان کسین کوبوتا آخفتین تماشاوان این هجاج دو که می بچن دیار بکری و با کره کردستان حسن کاکو و با آوک زندید گلم با حسن افدامات باش و ماه رمضان التا پیروز با نهات الكدري ورمضان الجمال شو بري بدشه ام نهال پارکا خوشی ولینه اب نافچه باغlar یا دیاربکر مرکز دیاربکر ناوندک یا دیاربکر
براستی به اف درک و عمله اف بجن ده هیما و نخوشی ده آلوزیا ده هر تم شر و پفشون لوی داره هبون نخوشی لوی داره هبون حتی قدخه در کتا در و هات لوی داره هات برا گهاندن ناجه که بدنگ حقیقتا یعنی ام بجن د سقاق ده د کولان ده تکس نه و ناچ یعنی وسط چند کسک بلکی تندشن yani kulağına ki verti vale ya evciye kusa karabalık luguri vaktinden de böyle nahava kema guti şebeke tari tükesnay naçın. Bes henek dikan vekirine mesela lever em lba kesek ku tatlıya da froş yani şirnaya da froşe leve dere evci مها رمضان حتى ساعتين باشيبي يعني حتى ساعات سيه او كجي هشياره مرحبا اشترى مرحبا خيرات يا مرات از میکروفون بگیرم که من رمضان چه در باست بره ابي والله باش در باست يعني هواجي سرمد يعني انسان نزان يعني روجيه يعني باش دبره يعني خوشه يعني تو کیلو چندت فروشی والله ابي يعني tam şey belirlenen ama hani difroje yani دفروشه پکی خلق مثلا رمضان در باست بوی چاوا بو مشتریان تا زیده بون سالم بوری نها زیده نکیم بو نه چایه والله ابي يعني eski Ramazanlar gibi de gelirler ki yani ama yani başa yani öyle gidiyor, idare ediyor yani. Tamam. O olaylardan dolayı pek fazla iş güç olmuyor ama yine de idare ediyor yani. بله مهوان ما معلومه هناك بكردي هناك بتركي يعني بك تركمانجي هم بيجن داخل بده بيجن ما كرمضان بريه بچك هم بيجن که کار و خبات و کتیه به برای دی سانه ده بيجه بره و ده چه کیلو تاتلیا از نه خرابم 6 لیره ده فروشه يعني لگوری حساب هم بيجن دلار $2 ده فروشه دو جوان دن ودارن الگل با بچك باخ مرحبا شما مرحبا سرچاوا بله به ساعت هونج در و نه ام در و خوش نه خوش هنك سقنتيتون بافشونتون هم شو دگرن چواد بوره یعنی ام بجن ماه رمضان لوت چواد در باست به هون چواد بینن ماه رمضان نه زحمتی çünkü هم روزیه نگرن روزیه نگرن جبویای aslında جبویا işte zahmet derbas nabe tabii rojiye degren dünya per germiş jubovan herhalde ve beter zahmetli. بله زور سپاس سپاس باشته شما تمام مرتا و که من تو چوال برو روزی چوال برو ولا روزی اجي وك هوال استبليدم اجي روزي ناقرم جبر وي ازن كارم بهم زيد تعدي اللي جبو ايكو دقرن السعورة حتى فطارية هناك زحمة ليش فطارية حياة السعورة يمكن راح تدرس هينك الخوش سپاس بله دیاربکر براستی در دوره 17 ساعتا امیجن روزی بردوام دکل وداره دیاربکر خواهند زانن و که باجار امیجن پیغمبر آریس اصحابه اجیت ازانین قبر دو پیغمبر آل وداره قبر 27 اصحابی آل دیاربکره تنج بر و شهر و پفچون امیجن نمکه بره یعنی امیجن افجهی کو امله و که شارع آنج جعدا اسکانه لبره نها بدنگه حسن کاکو گلک سپاس بوده اگر یعنی جمعی وسطای اوی کو وان جورن شرنمنیا چه دیکن کاروان گلک نبا همان وسطا او باکور کردستان تیم باشور کردستان همان شرنمنی چه دیکن و کاروان رنگ الور باشر به هر حال گلک سپاس بوده حسن کاکو کوش دیار بکریت گلما بی حال و ها گلک سپاس بوده نعمت مارونسی جدو که با زندین گلما بود برزن استاش بردایم با توری تندرستی امر ما دادین که تایبەتە بە نەخۆشیەکانی پێست لەگەڵ دکتۆرە سەیران دکتۆرە دەمێ بمە سەر نەخۆشیێکی دیکەی پێست کە ڕەنگە زۆرێک لە گەنجان پێوەی بناڵێن ئەویش هەڵوەرینی پرچە لە مانگی ڕەمەزاندا ڕۆژوگرتن کاریگەری بەسەر هەڵوەرینی پرچەوە دەبێتن بەێ بە هەڵوەرینی پرس خۆ ئێمە ڕۆژانە لە بینی 130 تا 160 دانە و بەردەبیتەوە لە قژمان ئەساییە ڕۆژانە ڕۆژانە هەڵوەرینی قژش چەند تایپێکمان هەیە بەس عادەتەن ئەگە بینە سەر ئەوەی بە ڕۆژوو بوون بدایەتەکانی ڕۆژووی ئەبینیتن قژی زیاتر ئەکەویتن لە بڵین هەفتەی یەکەمی بە ڕۆژوو بوون بۆ ئەوەی وەکو وتم لەبەر ئەوەی جسم تا خۆی ڕادەهێنیتن لە بە ڕۆژوو بوون تر هەست دەکاتن قژی هەڵدەوەرێتن پێستی تێکەچیتن بەس دوای هەفتەی دووەم
دەست پێ دەکاتن ئەو قژانێک کە هەڵبەریوە باکسەوە قژی بە قووەتر باشتر لەبەر ئەوەی کاتی بە ڕۆژی بوون ئەی لە کاتی بە ڕۆژی بوون ئەو پرۆتینێکی زۆر باش دروست دەکات ڕابتی کۆلاجینەکان بە قووەتر دەبیتن بۆیە پێیان دەڵێن لە ڕەمەزانە کە قشتان هەڵەوەری مەترسێن لە جیاتی ئەوە قژێک و نینۆکێکی و پێستێکی زۆر باش دێتەوە شوێنی بەڵێ هیوای ئەوەی دکتۆرە سەیران ئازادین پسپۆری نەخۆشەکانی پێست زۆر سپاس کە لەمەوە ڕابردە لەگەڵمان بووی هەوا سپاس بۆ ڕێنماییەکانت بەڕێزانە بەم شێوەیە دێنا کۆتایی بەرنامەی پاشتیڤی ئەمڕۆمان بەڵام وەکو هەموو ڕۆژەکانی دیکە بەرنامەی پاشتیڤ بە فیچەرێک کۆتایی پێدێت فیچەری ئەمڕۆمان تایبەتە بە شارێکی زۆر جوان شارێکی باشووری کوردستان کاویش ئامێدیە سەرڕای ئەوەی کە نانی مێژوێکی تایبەتی خۆی هەیە ئەم شارە لەسەر شاخێک دروست ینی لەسەر شاخێک هەڵکەوتووە و چەندین شوێنەواری لە ئامێدی هەن وەکو ینی دەرگای کۆنی ئامێدی و هەروەها منارەی گەورە و قوبە و دەواازەی زەردەستی و چەندی شوێنی دیکە بەرحاڵ کاتێک کە دەچنە ئامێدی هەندێک لە خانیەکانی ئەوان دەبینن لەسەر شاخە ڕەنگە بترسێن ئێوە ئێستا لە فیچەرەکەی ئێمەدا دەیبینن زۆر سپاس کە لەگەڵمان بوون تا سبێ بێکتر شاد دەبینەوە هەشاد و بەختەوەر.